بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە ئەم ئێوارێش بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە لە بەرنامەی سیگەوهەر. خۆشەویستان ئەوەی بۆ سەرەتا ئەم بەرنامە گرنگە ئەوەیە کە ئەمڕۆ یەکێک لەو تەوەرانەی هەمانە، یەکێک لەو بابەتانەی کە لێرە باسیەکەین بابەتێکی زۆر گرنگە کابێ مسلمانان بە شێوەیەکی گشتی بە پیا و بە ئافرەتەوە ئاگایان لێ بێ، ئەویش بابەتی ئاعتیکافە. سەبارەت بە ئاعتیکاف هاتووە کە ئاعتیکاف کاک شێخ ئینسانی ئیماندار، ئینسانی ڕۆژۆوان، بابای مسلمان کۆیەکاتەوە لەو هەموو زیادە ڕۆیانی کەیکا، زیادە ڕۆیی لە خواردن، زیادە ڕۆیی لە قسەکردن، زیادە ڕۆیی لە خەوتن، زیادە ڕۆیی لە تێکەڵبوون و کاری کۆمەڵایەتی و ئیجتیماعی خەس و خۆڵێکاتەوە بۆ عیبادەت یەکسەر کۆیەکاتەوە ئیکا بە یەک نوقتە، ئەویش بریتێ لە چی؟ بریتێ لە ئاعتیکاف. ئاعتیکافش خۆمان نەزانین لەکوێ کرێ؟ لە مزگەوت. کەواتە ئینسانی مسلمان وا لێیەکە لە هەموو ئەو زیادە ڕوانەی ئەبچڕێت ئاڕاستەیەکە ئیبا بۆ یەک نوقتە کە بریتە لە ئاعتیکاف لە مزگەوتە. لە مزگەوتە چی دەکە ئەم کەسە؟ خۆی یەکلایی کردوتەوە بۆ عیبادەتکردن لە نێوان خۆی و خۆی پەروەردگار. واتە خەڵوەتێک دروستەکە کە غەیری خۆی و خۆی پەروەردگار هیچ کەسێکی تریتیان نییە، تەداخلیتیانەکە کەسی کە تەداخلی ژیانی ناکات. طبعا کاکە پەیوەندی برام پێشێکێکی زۆر جوانی باس کرد، دەسەکانە خۆش ئاعتیکاف. طبعا مامۆسایەکی بەڕێز و خۆشەویستی ئینشاءالله باسی ئاعتیکافان بۆ کات. حەزمان کردم ڕۆ کە شانزەی ڕەمەزانە و گەوهەری شانزە هەموو گەوهرستانی ئەم جارەی ئەمڕۆی بەرنامەکەمان لە کەناڵی ئاسمانی پەیام بە سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوا دەست پێکەین بۆ ئێوەی ئازوو خۆشەویست و بە باشترین خێرێک کە قورئانی پیرۆزە بەس پێشەوەی کە کاکە مصعب قورئانەکەمان بۆ بخوێنێت، حەزەکەم شتێک لەسەر قورئان باس بکەم کە ئوبەی کوڕی کەعب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەنگی خۆش بووە کاک ڕاستەیوەند. پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگی ئوبەیەکە ئەی ئوبەی خوای گەورە ئەفەرمێت بە ئوبەی کوڕی کەعب سوورەتی بەینەت بۆ بخوێنێت. ئوبەی بیر لە شتێکی زۆر ناسکە کاتۆ لێرە یەکسەر دەسەکا بە گریان ئەڵێ یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم خوای گەورە ذاتی خۆی ناوی منی هێنا، ناوی منی برد. یعنی باس لە قورئان و دەنگەکە ناکە، باس لەوەکە یعنی خوا ناوی منە هێنێت لەوەی کە باسی کردوم. چەند خۆشە ئێمە لە مەلای ئەعلا ناومان هەبێت کاک پەیوەند، خوای گەورە ناو بەرێ. ئێستا تۆ سەرکردەیەک دەسەڵاتدارێکی دنیایی لە تەلەڤیزیۆنە ناو بەرێ یا بڵێ فڵانە کەس ئەمەی کرد لە خۆش شتێک پێت خۆش وەڵا بەتەشیت ئەی باشە خوای گەورە یا ڕەب العالەمین خوا ناومان بەرێت، یعنی باست هەبێت لە مەلای ئەعلا، ناو فریشتەکانە باسە هەبێت. ئەی جبریل دوێنێ و فەرمودەمان گێڕایە ئەی جبریل من فڵانە کەسی کوڕی فڵانە کەس فڵانە کەسی کچی فڵانە کەسم خۆشەوێت، دەی تۆش خۆشت بێت. جوبرەئیلیشیت بانگەوازەکە بە ئاسمانەکانە چی فریشتەی خوا هەیە خۆشیانەوێت، بانگەوازەکە بە ئەرزە لە ئەرزا قبوڵی دەسەکەوێ فەرمێت. قبوڵ یعنی خۆشەویستی خەڵکی دەسەکەوێ. ئەی خەڵکینە فڵانە کەستان خۆش بێت، چەند جوانە کەواتە لای خوات و خۆشەویست بی. ئەمڕۆ ئەگەر مەجال هەبوو کۆمەڵی ئاماژە بۆکەین بەچی لای خوا خۆشەویستە بین کاک پەیوەند. یەکێک لەو بابەتانە بریتێ لەو ئاعتیکافە جوانی کە جەنابە باسی کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە تایبەتی دەبی مسلمانان وا بووە و ئێستاش هەروایە لە دەرشەوی ئەخیرا مسلمانانەشن ئاعتیکافەکەن لە مزگەوتە و ئەمێننەوە. هەرچەند من خۆم بخوا تا ئێستا ئاعتیکافم نەکردو بەڵام بە سەعات کردوومە ئەچیتە مزگەوت بڵین بۆ نموناڵی 3 ساعتەکە کە ئێستا لە ساعتەوەنەوە بۆنە یا ڕەبی خواوە نێتمێنە ئاعتیکافەکەم تا ساعتەوە. زانی کاک شێخ خەریکە بێ بە عورف ئەو مەوزوعی ساعتە، یعنی بە تایبەتی لە دوای 12 شەو لە دوای نیوە شەو دەست پێکا. بەڵام پێویستمان بەوە هەیە ئەم سونەتە موئەکەدەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ڕەمەزانێک کردوێتی، واتە دەشەوی کۆتایی ڕەمەزان ئاعتیکافی کردووە ئیلا ئەو ساڵە نەبێت کە وەفاتەکە 20 ڕۆژ لە مزگەوت ئامێنێتەوە ئەو ساڵ. لەبەرەوە بێ ئەم سونەتە وەکو خۆشی سندوو بکرێتەوە. وەڵا جوانە زۆر جوانە. ئێستا نازانم بچینە خزمەت. وەڵا باش شێفە بەڕێزەکانیش سڵاو لە بینەران بکەن بە بشزانین ئەمڕۆ چی دروستەکەن. کاکە شێف دیار و کاکە شێف نەریمان
سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرمووی ئێوەش سڵاو بۆ بینەران بنێرن. سڵاو لە هەموو لایەک لە بینەران لە ئێوە لە ستافە بەڕێزەکانمان لە کاگنەریمان سپاس ممنون لە ڕادیۆوە لە بەخشی جوانەکەی کەناڵی پەیامەوە خۆخۆمان خۆشحاڵە زانی کە ئەمڕۆ شانزەمین ڕۆژە بەشداری نەگەڵت بەڕێستانە الحەمدلله زۆر مرتاحین الحەمدلله و ئەمڕۆ چەند خواردنێکی غەربیە ئەو تۆش هاتیتە سەر مەزەبەکەی تەسلیم بوو سەر مەزەبەکەی شێف نەریمان بەڵێ بەڵێ من ئەمڕۆ ئەو شۆربایان دروست کردەوەیان تر کاک نەریمان دەستەکە زۆر کاک نەریمان فەرموو. سڵاو ڕێزم بۆ بە بینەرانی عزیز و خۆشەویست ڕۆژی هەمولا خۆڵ بێ چاوی هەمولا ماچەکەم ئینشاءڵا ئەمڕۆ بێتە ڕۆژێکی خێر و بەرەکەت بۆ هەمولاک ئەمڕۆ بە ئێوە شادەبینەوە بە چەند خواردنێکی تایبەت و شتێکی غەربی زۆر باشە لە ڕادیۆ زۆر باشە باجارێ سەرەتای بەرنامەکەمان ئینشەڵا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بڕازێنینەوە دوای گفتوگۆی خۆشمان لەبێ ئینشاءڵڵا. کاکە مەسحاب گیان بەخێر بیت باش ماوەتەکەن سەلام خوا بەخێر بیت چیمان بۆ خوێنی وڵایی سورەتی یوسف ئینشاءڵڵا ئینشاءالله زۆر باش زێنە خزمەتتان فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت أحد عشر كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم دەستخۆش خی گەورە پاداشت باتەوە ئافرین وتۆ خۆمە فەرموو کاکە تەمەنت چەندێتەوە 15 ساڵ 15 ساڵ ماشاءالله کاک شێخ هەستەکەم ئەماشەڵا
قدرة و توانە الحەمدولله پێش تەمەنی کەوتووە ماشاءالله کاکە مەسعب سەرکەوتوی و انشاءالله لە شەسا ئەوەی کە ئەو شێوازەی کە وەلید هەمویان ئیبراهیم. بە وەلید ئیبراهیم ینی مەشهورە و لەوەوە ئەندازەیەک با بڵێن ئەم بەڵێ. جۆرە قورئان خوێندنەدا کەوتووە قورسە ینی بەڵێ. لاساییکردنەوەی قورسە با بزانین تۆ ئەمە بە لاساییکردنەوە فێربوو یاخۆت بە خوێندن خوێندوتە وڵای خوێندومە بەڵێ خوێندوتە بەڵێ باشە لای چێ خوێندوتە وڵایی لە دەستگای نووری حکمە ئافرین بۆ بەڵێ. تۆ ئافرین بۆ تۆ با بزانین لە چەند ساڵیەوە خەریکی قورئان خوێندنی وڵایی ماوەی 6 ساڵە لەوێم لە پۆلیسیەوە ماشاءالله پۆلیسی سەرەتایەوە بەڵێ کاک شێخ الحەمدولله ئێستا لە کوردستانە ڕۆژانی تریش جەنابەت باست کرد کۆمەڵە مؤسسەی زۆر باشەیە بەڵێ ئەم مؤسسانە ئیتر هیچ عزر و پاسایەویان نێشتەوە بەڕاستی بۆ کەسوکاری ئەو فێرخوازانەی کە حەزیان لە قورئان خوێندنە و حەزەکەن قراءەتە بە حەزیان لە قیراتە بە تەشید لەبەرەوە بەڕاستی ئەوانە باوەشیان کردوێتەوە بۆ ئەوەی کە خەڵک ینی مناڵەکەی مێرمەنداڵەکەی و گەنجەکەی بنێرە بۆ ئەوان فێریکەن بەڵێ جا لە تەنیش قورئان خوێندنەوە فێری ڕەوشبەرزیشانەکەن فێری بەها جوانەکانی مەسەن ئینسانی بوون و مسڵمان بوون میانەکە ئەمەش بۆ خۆت دەزانی کارێکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە. بەداچی من بیرم بێت بەڵێ یەکەم جار کە ویستم قورئان بخوێنم قورئانمان نەبوو مصحفمان نەبوو بە دایکم وتم دایکە مصحفێکم بۆ بکڕە یەکەم قورئان کە من تێما خوێند قورئان نەبوو کە مصحفێک بوو کە دایکم لە ساڵی 1986 بیکڕی ماشاءالله نوماوە ومصحفە مصحفەکە بەداخەوە نەوەڵا سەنە من ڕاست بکەین. هەتاوان کاک پەیوەندەم خوێندنی قورئان زۆر مبارەکە زۆر ئیشی گەورەیە لە هەمان کاتە زۆر ضروریشە لەگەڵ قورئانەکە تەفسیری قورئان وردە بە پێ عمرەکان بیزانێت چکە زۆر جار کە گەنج پێگات لە ڕووی فکریوە شەڵای فکری زۆر یەت بۆ گەنجەکانمان زۆر شتی تازەیەتە ناوە لەبەرەوە معقول نییە تۆ قورئان لەبەر بکەیت بەڵام شارەزای تەفسیر قورئان نەبیت ینی نەزانی ئەم قورئانە چییە فەرمێت ینی چکە لەم نمونەیە هەبووە کە 6 جزء و 7 جزء قورئانی لەبەر بووە ئێستا بەداخەوە نوێژ ناکات ئیلتیزامی بەداخەوە ینی مەبەسمەوەیە کە ئینسان کە فێری قورئان کرا بە تایبەتی بۆ گەنجی تازە زۆر ضرورە تێبگەێنرێ لە عەقیدە لە ئیمان لە پەروەردە و هەروەها لە تەفسیری قورئانیش باش کاک شێخ ئێمە گلەیەکمان لێ کرێت لەوەی کە لە سەرەتاوە کابانەکانی ماڵ ژنە بەڕێزەکان کە سەرەتایی چێژلێنان و دەستپێکی شێفەکان نابینن بەس ئێستاوە هەست دەکەم کە هەم شێف نەریمان هەم شێف دیار خەریکی سەرەتانی خەریکی خۆشکردنی گۆشتەکانن من پێم خۆشە سەرێکیان لێ بین باش پێیان بڵێن بابزانین هێنەکان چۆن دروستەکەن ئەمڕۆ چی دروستەکەن و بێ لە سەرەتاشەوە بەمان باسکەن بۆی تۆزە لۆدی ئەو گلەیانەمان لەسەر لاچێ ڕاستەکەی ئەڵەن زۆر سوود لە خواردنەکانتان نابینین بەوەی کە دروستیکەینەوە جارێکی تر ئێستا تەوان سەرەتایانە زۆر باشەوە فەرموو سلام علیکم سلام علیکم تۆ با جارە پرسیاری ئەوە بکەین شێف دیار ئەرێ ئەوە مرتاحن کەەوە زووزوویین بۆ لاتان خۆ ئیشتان لێ تێک نین زۆر باشە ئێوە لەوانەیە ئیشی ئەمەتان پێ بکرێ بەس ئێمە ئیشی ئەومان پێ ناکرێوانە وەڵام مەگەر هەر غازەکەم کوشەی نەوداگیسی زۆر باشە باشە شێف دیار بە سەرەتا لە تۆ دەست پێکەم چیەکە ئەمڕۆ چی دروستەکەن توخوا لە ئەوڵەوە کاکە لە ئەوە کە سینەکەی هێنە ئەوە سینێکمان هێنا باشە ئەوە گۆشتمان ئاوا بۆمان باسکە باشە ئەوە داماننا ئەوە دامان نافرانە زۆر خاڵە دەریمان حەزەکەم ئەمەیان تۆ باسی بکەیت جوانترێکە باش بەس ئاوەکو وتم لە سەرەتا ئەمە سنگەکانین ئمە سنگمانەیە تەمان سنگی مریشی بەڵێ ئەمە مریشکێکە بە سۆسی ئەفرێدۆ مریشکە دروستەکەین بە سۆسی ئەفرێدۆ سەرەتایانی مریشکەکە خۆشەکەین مریشکە بەم شێوازە ئیبڕین بەم شێوازە کارکردێک ئەفریدۆ شەرحمان کردووە مەوزای ئەفلان کارتۆن ئەفریدەمان کردووە ئەمە شێوازی بڕینەکەشی ئاوی بڕی شێوازی گەڵ تەنک بەڵێ تەنک ئیبرێت بەم شێوازە ئیبری بە پارچە پارچی ئەم شێوازە ئیتر ئێمە دوایەنی خۆشیەکەین
ئەو سۆسی کە ئەو جیراوەی کە کردو کاکە با بڵێن جیراوە واز ئەمە سۆسەکە جیاوازە لەگەڵ ئەمانە ئەمە بەس خۆشکردنا ئەمە خۆشکردنەکەیت باشە ئەمە تەخمیراتەکەی پێڵێن باشە بەچی ئەو تەخمیراتە تەخمیرەکە زیرەمان هەیە ئەپریکامان هەیە ئۆریگانۆمان هەیە هەروە بێتەوە ڕۆزماریمان هەیە لەگەڵ بیبەری سپیە لەگەڵ هێل و داچ هێلە هەمانە لە هەروە بێتەوە لەگەڵ پیازە وڵی بۆ سیرێکی زۆر عجیب سیریشی لێت بەس تامیش بۆنێکی کەم سیر باشە ئێستا ئەمە خۆشت کردووە بریشکە ئێستا حەزرە بڵێ ئێستا ئەتەوە چی لێ بکەیت چی لێ ئەمە ئێستا حەزرەکەم بە دوانی سەعات مەسەن دائێنین تا تامەگرێت تا تامەگرێت کە تامیگرت کە تامیگرێت ئەیکەنە ناو تاوەیەکە و سوورەکەینەوە ئەمە سوورمان کرد ئەمە سوورمان کرێت سۆسێکی بۆگرین سۆسێکی ئەفرێدو بۆگرینەوە دیسان ئەفرۆدە دوی سەخراوەتە ناوی یا دوایی ئەمە ئەمە بەچی خۆش ئەمە ئەوی پێوتی بۆ داوا دەرمانێکی باسمان کرد ئەمە خۆشکراوە بۆ بەداوا دەرمانە دوای ئەیکەنە ناو تاوەوە سوورەکەن کە سوورمان کردەوە سۆس ئەفرێدەکەی بۆ گرینەوە یا شێخجان ئەیکەنە ناو سۆسەکەەوە ئەمە بەس تۆ یەکشتمان بۆ بڵێ تکە ئەفرێدۆکەی لێمەدا باش بینین ئەخرۆ گوێنم لێ نەکەی کاک پەیوەند ناتۆ لە ئاوایە بکە کاکە بەسەر دوێنە تاخیرێکتم کاکە ئەوی ترمان تاوا نەبوو زەی باشە شێف دیار تۆش باسی خۆتمان بەسە چاوە تۆ شتێک خسۆسە سەر کاک دیار بەڵام منەوە ئەمە گۆشتم بۆ حاضر کردو جارێ ئەو جار پێتە ناڵم بۆ چیمان ئەمە جارە با ئەم شۆربەی علاقی ئەوی تری بۆش بی دووە باشە زۆر باش ئەمە نیسکە بە گێزەرە کردومانە ئێوە هەموو ڕۆژێک گێزەر بەکارێن نەزانە وڵا زۆر زەرورە جێزەرێکێکە لە جوانکارەکان و بەتامترین باشە تامی خۆش شێف دیار جان فعلەن ئەو ڕۆژەش باسم کرد جێزەر بۆ جوانیەکەی بەکارێدا بۆ هەردووکی بەکاری گێزەر بە چەند شێوازێک ئەکرێت بە کۆڵاوی ئەکرێت بە کاڵی ئەکرێت شێوەی جنینەکەشی دەوەرە بینێ ئێستامە وەکو یە خۆی جریمانە بە شێوازێکە وەک قاڵبی خۆی دەرمان کرد لەگەڵ مریشکە جار سوورەکرێتەوە زۆر خۆشە وردەوە پردەکەی ئاواکەی بەتانەکەین بە گوڵ جێزەر باش لە بەرنمەکە ئەوش باسەکەین چۆنچوەندی ڕازانەوەی مەسەر ئێستا ئێمە ئەمڕۆ خواردنی ڕۆژئاوایی ئەخۆین یان دروستەکەین یا بەڵێ ئی ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایە ڕۆژئاوایی ئەفریدۆ ئەمڕۆ ئەفریدۆی لێ خۆی بێ بەچی ئەوە دوای ناوی تریشمارەوە کای دەر دوای سوپرایسە بۆ ئەوی زار ئەوت باس ناکە و خواردنی تر خواردنیشی مەکسیکی داناوە کاگیاز منش سوپرایزم بۆ ئەوە باشە بەس ئێستا نا باشە زۆر باشە ئەمە بۆ سوورکردنەوەی بەڵێ زەیتی کاشۆ بەکارێنی کاشۆ بەکارین بڵێ یا ڕۆنیتون زەیتی کاشۆ بەکار ئەو زەیتە تحملی ئەم سوورکردنەوەی ئێماکە زۆر ئەومان زۆر سووریەکەن و دیارە بەڵێ دقەتەیەم زۆر پیازش بەکارێنن پیاز بڵێ یەکێک لە سەرێکیەکان پیاز بۆ هەم بۆ سەحەت باشە هەم بۆ تامی خواردنەکە زانیسی شێف نەریمان ئێستا ئەگەر بە من بڵێ دروستیکە بینەکەیانم یەکی فڕن بەڵێ تەغلیف یەکەم بەم پیازە بەڵێ ئەتوانی ئەوە شەکەی جوانە ئەوە شەکەی ئەم پیازە توانی بۆ منە زۆرشتی پێخۆشکی لە جادی ماجی بەکاری بێنی بۆ منە بۆ شلە بۆ شۆربای نیسک بۆ فاسوولیا بە تایبەت ئەتوانی تۆ ڕۆنێکی جوانی بقچینی بەس بەڕۆنی کوردی باشە دوای پیازەکە دەگەگە پیازەکە شنە خوارد بیکەنا فاسولیاکە و بە دۆشاغۆزان چەند بەلەچێتە لە جادی کە بچی شیری تێ بکەی ئەوەی تێ بکە خۆشە زۆر باشە ئەو پیازەش کاک دیار قساگەی تۆ من هەر ئەو پیازە بە تەمام سوبێکی لە دروستکەم بەیانی پیاز سوبی پیازمانە بیشەڵە سوبی پیاز بەڵێ سوبێکی پیاز دروست دەکەم زۆر باشە ئینشاڵڵا لەگەڵەوە خۆشەویست بەردەوام ببین بەس من واز دەکەم پەیوەندیم بە دەرهێنەرەکەمەوە بچڕاوە دەرهێنەری خۆشەویست ئەچینەوە لای کاکە موسعەب بۆی چەند ئاەتێکی دیکە لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنێ ئەچینەوە لای موسعەب کاکە موسعەب خۆت ئامادە کردو بۆی چەند ئاەتێکی دیکە لە قورئانمان پێشکەشکەی زۆر باشە جاتۆ بەرامبەر باوکیشت وەستاوی خۆشە یعنی ئینسان باوکی بێت و لە بەرامبەریا بوەستێ و هەم شانازیەکێ بۆ باوکیت بۆ باوکت و هەم بۆ تۆش خۆشە بەس کاک باو پرسیارە لێ بکەین تۆ یەکەم کەس هەموو کەسێک یەکەم کەس کە تەرژیعیەکە هانیەدا بۆ قورئان خوێندن و بۆ نوێژ و عیبادە دایک و باوکێتی دایک و باوکی تۆ یەکەم مامۆسای تۆن بەڵێ وایە کاکە موسعەب بەڵێ زۆر باشە فەرموو أعوذ بالله من
الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين دەست خۆش خوا سەرکەوتوو کاکە مەسعود کاک شێخ تەمەنی درێژەکە ئینشاءالله لەسەر خێر پێویستمان بەوە هەیە کە زۆر سوپاسی زەیتی کاشۆ و هەروەها دەخۆشخانەی بەخشی بکەین کە سپۆنسەری بەرنامەکەن و هەروەها پشتیوانی بەرنامەکە بوون بۆیە ئەچی لە ڕێکلامێکی بازرگانی و دوایی دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە خۆشەویستانم ئێمە پێمان خۆشە پێشوازی لە مامۆسایەکی زۆر ئازیز و خۆشەویست بکەین کاکە پەیوەند کە ئەمڕۆ باسێکی زۆر گرنگەکە کە جنابە لە پێشەکیە باسەکەت کردەوە باسی ئاعتیکاف کەویش جنابی مامۆسا مەلا محەممەدی بانیشاریە پێمان خۆشە جنابیان تەشریف بێن و لە ستۆدیا زیاتر قسە و باسەکان من حەزم لێ پرسیار لە مامۆسا بکەم بزانم بۆ پێڵن مەلا محەممەدی بانیشار یعنی بانیشار بۆ بە لەقەب سلام علیکم مامۆسا گیان السلام عليكم. عليكم السلام مامۆسا گیان بەخێر بە یەخوا زۆر ان شاء الله.
سپاس دەکەیت ڕەمەزانە پێوە دیارە ماوەستا مامۆستا زۆر جار ینی شتێک هەیە وەکو لەقەب بە ئینسانەوە ینی لە جاری وایە لە جێ ئەوەی کە بە باوکی بانجی بکەن بە لەقەبەکە بانجەکەن ئێستا جەنابەت چۆنە ئەم مەبەست لە بانی شار ئاتۆ خەڵکی بانی شاری یاخود لەوێ زۆر جار مامۆستا هەبووە چۆتە شوێنێک بۆ مامۆستا بزەبت بۆ ینی لەقەبەکەی ئەوەی وەرگرتووە با بزانین جەنابەت هەر خەڵکی بانی شاری یاخود لەوێ مامۆستایەتی کردووە هەر لە بانیشا لەدایک بووم ساڵی 1970 ئیتر ئەگەر خۆم ئەو لەقەبم بۆ خۆم دانەنا خەڵکی تر لەقەبێت هێمە دانا جوانە ئەوەش هوەرێکی جوانە ڕاستە تەڵەن ماوەستا بانیشار و ئەزانم یەکێکە لە لادێ زۆر خۆشەکانی بناری سوورێن وایە شوێنێکی مێژوویە ینی زۆر هێن بناری شارە زۆر بەڵێ هەموو کەس تەمان شوێنی خۆی پێخۆشە ئێمەش هەروەها بەڵام ئێستا گواستومان تۆ هاتووی دەخوار ڕاست دەخوارەوە بۆ ئەمەڕ کاک پەیوەندی ژوە ئەزانم بەرنامەیەکی کرد لەوێ بەڵێ بەڵێ بە خزمەتیان گەشتوم دیعایم بۆ کرد مامۆستا سپاس دەکەم مامۆستا باش تێ لەسەر مزگەوت بڵێین باش الحەمدولله ئێستا مزگەوتەکان قەرەباڵغن ینی بەرهەمێکی جوان هاتوتە ناو مزگەوتەوە خەڵک ئێستا بۆ خۆیت لە جێ ئەوەی کە بانجی کەیت و بە زۆر بیبەی بۆ خۆی دێ بۆ مزگەوتەکان و گوێیەگرێ تا چەند مامۆستا ئێوە لە ئەدای مامۆسانی بەڕێزی ئاینی لە مامۆستا بەڕێزەکانمان تا چەند ڕازین لەوەی کە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە و خەڵکی کە دێ وایان لێ بکەن پابەند بن ئینشاڵڵا کە دوای ڕەمەزانیش نەگەڕێنەوە سەر ڕەفتارەکانی ڕابردویان و بەڵکو پابەند بن ئینشاءڵڵا. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان و دەستخۆشیتان لێەکەم مزگەوت معلومین بەڕێستانە ماڵی خواگیانە و دەرگاکراوەیە موڵکی عامە و هەموو کەس دەرگاکراوەیە بۆ هەموو خەڵکانێ بێنە ئەوێ و ئێمە وەکو خۆشمان دوعای خێر بۆ ئەوانەژەکەین کە ڕیان نەکەوتوێتە لە مزگەوت کە ئەوانیش ئینشاءڵڵا ڕێیان هەر لە مزگەوت بکەوێ و بێنە مزگەوت و خوا هیدایەتیان باو هەمیشە دوعامان بۆ خۆشمان و بۆ ئەوانی تریش کردووە کە لە مزگەوتان و ئێستا هاتوون و خەریکی بەندایەتی خواپەرسین دیارە چووکە شەیاطینەکان بە گوێرەی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم معلوم بەڕێستانە شەیاطینەکان کۆت و زنجیر کراون و دەرگاکانی جانم داخراوە و دەرگای باش کراوە و جاوێکی ڕۆحی بۆ مرۆڤەکان خەڵقێنراوە خواگیان وای کردووە کە لە مایەکە ئێمە داوت بین بۆ لای خواگیان و بەڵام بەبێ نان خواردن داوت بین بۆ سفرەیەکی ڕۆحی و ئیمانی معلومەیتر خەڵکێکیش زۆر ژوو ئەکا و بە ئینسان ناتوانێت عام قسەکە بەڵام بە من بەش بە حاڵی خۆم هەوڵمان داوە ئەوەی کە بتوانین سەلیقە بەکاربێنین وردەکاری بەکاربێنین بۆ ئەویکەوە ئەو خەڵکەی دێن لیان تووڕە نەبین طبعاً هەموو تەبیعەتەکان دێن هەموو جۆرەکان دێن لیان تووڕە نەبین و دڵخۆشیان کەین و موژدەیان دەین و ئافرین و دەستخۆشی لە گەنج و لاوەکان و کەسانێکە ڕویان نەکەوتوتێ وەزیان لە گوناهێناوە طبعاً ئەو ڕووی لە خوا کردووە ئەمەش دەبێت دەستیان بگری ڕۆنماییان بکەین ئەوەندی توانی بێتوان دەرێخیمان نەکرد ئینشاءڵڵا ماوەسەگیان تەوەری ئەمڕۆمان بابەتێکی گرنگە و سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەم تا زۆر مسلمانان زینیەکەنەوە بە تایبەتی لە دەرشەوی کۆتایی ڕەمەزانە و ئەو دەرشە و دەڕۆژە ئەعتیکافەکەن ئەعتیکاف چییە و چۆن سنەتە و چەندێک پێوتری ئەعتیکاف ئایا سەعاتە لە مزگەوت بمێنیتەوە ئەعتیکافە یاخود ئەرە بێ 10 ڕۆژ بێ 5 ڕۆژ بێ بابەتی ئەعتیکاف چییە؟ جوان ئەعتیکاف واتە مانەوە لە مزگەوتێکە بە نیەتێکی تایبەت و لە شخصێکی تایبەتەوە واتە ئەو مرۆڤەی کە چێتە ناو مزگەوت نیەتێکی جوانە هێنێ کە نیەتی عیبادەتێکە و مانەوە لە مزگەوتە و لە مزگەوتێکی تایبەت واتە ناکرێت لە دەری مزگەوت بێ ناکرێت لە ماڵا بێ حتا لە کتێبی فیقەکانەوە فەرمێکە ئەگەر ماڵێک ژۆدەیەکیان داناوێت بۆ مزگەوت بۆ خۆیان ئارێ ئەعتیکاف ناکەن بۆ چونکە ئەوە بە مزگەوت بنیان نەدراوە دوایی نێتی لێ هێنراوە
بەڵام مزگەوتێکە تایبەت نیەتی لێ هێنرا ئەنی بە هەر مزگەوت بێت مزگەوت حتا هەیوانەکەیشی ماوەسا نابێ هەیوانی مزگەوت هەیوانەکەی لە کتێب فقهەکانە تقریبا لای مالیکیەکان ڕەحمەتی خۆی لەبێ فەرمێن لە حەوشەکەشا دروستە مادەم کاتی خۆی ئەرزەکە بۆ مزگەوت وەقف کراوە هۆدەی لە ناو مزگەوتەکە بێ هەر دروستە حەوشەی هەیوانی مزگەوتەکە هەر دروستە بەڵام بەمەرجێ کاتی خۆی نیەتی هەمووی وەقف کراوێ بۆ مزگەوت نیەتی مزگەوتی لێ هێنرابێت ئیعتیکاف دوو بەشە بەشێکیان واجبە بەشێکیان سنەتە ئیعتیکاف خۆی خودی خۆی سنەتێکی مؤکدەی پێغەمبەر عەلەیهی سەلام حتا لە دینەکانی پێشووشە هەبوو تانێ خۆی گەورە لە قورئانە فەرمێ وەلەقەد عەهیدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهرا هەردووکیان خۆی گەورە پەیمانی لێوەرگتن کە ئەم ماڵە پاکەنەوە کە کەعبەیە بۆکێ بۆم سێرچینە للطائفين بۆوانی کەوا ئێن تەوافەکەن والعاكفين ئەوانەی کە ئەعتیکافەکەن والركع السجود بۆوانی کەوا نوێژەکەن ینی کەواتە لە دینە پێشەکانیشان هەبوون عومەری کوڕی خەتاب فەرمێ لە فەتحی مەکە عەرزی پێغەمبەرم کە صلی الله عليه وسلم من لە زمانی پێشەوەی کە دینی ئیسلام بێت وعدم کرد شەوێ لە کەعبە ئاعتیکاف بکەم فەرمووی من نذر أن يطيع الله فليطيعه فەرمووی کێ نەزری کرد کەوا گوێڕایەڵی خوا بکە با بەردەوام فەرموو چۆ جێبەجێ بکە یعنی ئەم بەشێکی سنەتە بەشێکیشی واجبە کاتێک کە ئینسان خۆی واجبی کا لەسەر خۆی واجبی کا کە مانگی ئەمێنێتۆ لە مزگەوتە دە ڕۆژە ئەمێنێتۆ لە مزگەوتە بە گوێرەی نیەتەکەی خۆی ئەوە پابەندە ویشتە مەرج و شتی خۆی هەیە ئەبێ بیهێنتە دی و واجبە لە ناو مزگەوتە بێنێتەوە ئەتیکافەکەی جێبەجێ بکە مامۆستا ئێمە زانی کە سێری سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی تەنیا ئەتیکافی کردووە ینی شتێکی زۆر تایبەتمەند بووە بەڵام ئێستا زۆر جار لە مزگەوتەکانە ینی کە ڕەمەزان بە تایبەتی دێشەوی کۆتایی هەر بە ناوی ئەتیکافیشەوە کرێ بەڵام خەڵک بە قەرەباڵغیەی کە ینی مزگەوتەکان پڕە بن لە نوێژ خوێنەوەی کە دێن بۆ عیبادەتکردن ئایا ئەگەر ئینسانێک بێ ئیعتیکاف بە شێوە سونەتەکەی بکە ینی وەکو ئەسڵی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی ینی ئەبێت چی بکە مثلا بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەوە کرد کە تەختەخەوەکان بۆ بردوتە ژوورەوە واتە ئەگەر خەوتبێش لەوێ خەوتووە واتە کەڵەن کۆڵەکەی تەوبە بردوانێتە لای کۆڵەکەی تەوبە ینی ئەم سونەتە خەریکە وەکو ئەسڵەکەی نامێنێ ئێمە چۆن بکەین کە بەڕاستی ینی ئەتیکافێ بکەین لە سونەت بچێت وەکو سونەت بێ لە کتێبە فقهیەکانە دەفەرمێ ئەتیکاف پێغەمبەریان صلی الله عليه وسلم شوێنێکی فەرمووی شوێنێکم بۆ ئەوە شوێنێکی تەرتیب کرد کە خۆی ئەتیکاف بکە جا لە ئەفەرمێن نوێژی بەیانی کرێتە چۆ ئەو شوێنی کە بۆی دیاری کرابوو تەشریفی بردە ئەوێ کە هاتە دەرەوە خێزانەکانی هەموو هاتوونێکی شوێنێکیان تەرتیب کردبوو بۆ ئەتیکاف ئەوانیش کە پێغەمبەریان تەشریفیانە دەرەوە صلی الله علیه وسلم کە بینی ئەوان شوێنیان دیاری کردووە نەکەی خۆی لابردو ئەمریکا ئەوانیش لابن ساڵی داهاتوە فەرمێ لە شەوالە ئەفۆ ئەو ساڵە لە شەوالە جەبری کردەوە حەقی ئەوەی کردەوە و دەشاوکەی ئەتیکاف کردەوە ئەتیکاف لە مزگەوتە فەرمێ لە کتێب فقهەکانە ئەبێ شوێن لە خەڵ نەگری نەبی بە ئەزیێت بۆ خەڵک ینی نەبێ بە جەماعەت تێک بدا لە مزگەوتەکە ئیتر دروستە لە شوێنێکە کە دیاری بکە و ئالوی ئەتیکاف بکە بەڵێ مزگەوت قاتی سەرەوەکەن بۆی کە شوێن ناگرێت بۆی کەمتر بەکارێت قاتی سەرەوە شتێکی تریش لەوانە مامۆستا ئەگەر مثلا بۆ منە تۆ خێمەیەکی بچووک هەڵبەی لە مزگەوتە بەوەی شتەکەت ینی وەکو جەنابەت وتە ڕێگە لە کەسی تر نەگری کەسی تر ناڕەحەت نەکەی و بە خۆشت ئاعتیکاف و خەڵوەتەکە لێ تێک نەچێت بەحکمەوەی کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی بە خێزانەکانی ئەم شوێنانە لابن و نەکەی خۆشی لابرد ئیتر ئەو کاتێ ئەگەر هەمومان خەیمە هەڵدەین زۆر دیمەنی ناڕەحەتم ناخۆشە لەبەرەوە ئەسڵی سونەتەکە ئیساییتر لە شوێنەکە سونەتەکە ئیسە ماوەسا ئەتوانین هەر شوێنەکە دانیشی تەواو لا مادەم لە ناو مزگەوتایە لە چوارچێوە مزگەوتە کاتەکەی چۆنە ماوەسا ئیسە کاتەکەی ئیسە بۆ نمونە ئافرەتان ناتوان بێن دەشە و ئاعتیکاف بکەن وانێ ماڵی هەیە مناڵی هەیە مێردی هەیە ئەتوانێ بێت بۆ نمونە 2 ساعات 3 ساعات نیەتی ئاعتیکاف بێنێت وتوان ئاعتیکاف سنەتی هەیە واجبی هەیە سنەتەکەی ئەوەیە هەرچوویتە هەر مزگەوتێ نیەتی ئاعتیکاف بێنی کا دیاری ناکەی
کات دیاری ناکە چەند ئێمەینتەوە لەوێ و کە هاتی دەرەوە دووبارە گەڕایتەوە پێویستی بێنێتی تازە هەیە ئەمە سنەت بەڵام ئەگە کاتی دیارێتوانی هەموو ڕۆژ ئەتیکاف بکەین هەموو ڕۆژێ ئێستا بەش بە حاڵی خۆم وا ڕاهێناوە هەر چوومە هەر مزگەوتێ و قاچی ڕاستم خستە ئەو دی مزگەوتەکە ئەو نێتێکی زۆر گەوری بەڵام بیلعبور نابێ واتە بە حوشەی مزگەوتەکان سە بۆ نمونە مزگەوتی حاجیحان لێرەوە دەرچی بۆ نمونە لەو دیۆ دەرچی ئەم پێی ناوەتی ئەتیکاف ئەبێ چون چوار شت پێویستە بۆ ئەتیکاف یەکەم مزگەوت دووهەم مانەوە بە نیەتی عیبادەت سێهەم نیەت چوارەم معتەکیف واتە ئەو کەسی من مزگەوتەکە نیەتەکەم لەگەڵ مانەوەکەم بە نیازی عیبادەت ئەمەی تر بەم شخصە کەوتێ معتەکیف واتە ئەتیکافی ماسە بۆچی ماوە دیاری نەکەی سە بۆ نمونە تۆ چیت ئەڵێ من 2 ساعتە مێنمەوە یعنی سەری 2 ساعتەکە تەواوی بیتە دەرەوە ئایا نابێتەوە با دروستە بەڕەهایی دروستە واتە کات دیاری ماکە ئەشتوانی کات دیاری بەس مامۆستا ئەوەی کە ئێمە ئەیبینین سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە پێغەمبەرجیان کە چۆتە مزگەوت هەتا عایشە بۆمان ئەجێڕێتەوە کە لە پەنجەرەکەەوە سەری هێناوەتە ژوورەکە عایشە لەوێ سەری شۆردۆش سەری شان نەکردوواتە بەبێ هیچ عزر و پاساوێک لە مزگەوت نەچۆتە دەرەوە ئەمەی کە ئێستا ئێمەیکن هەستەکەی شتێکی جیاوازە ئەوە ئاعتیکافەنیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی لە ئاعتیکافی دەڕۆژی ئاخرا پێغەمبەریان صلی الله علیه و سلم کە دوای نوێژی بیانی تەشریف هێبردواتە ئەو شوێنی کە بۆی دیاری کرابوو إلا لعارضين إلا مەگەر بۆ شتێک کە پێویست کاپچی دەرەوە مەسەن دەستنوێژ تازەکردنەوەی و خۆمانەڵێن یا تەشیعی جەنازەش دروستە حتا بڕۆی بۆ عیادەیە کە ئینسان تووپڕ نەخۆشەکەوێ بەمانە ئینسان ئەتوانێت بۆ پێداویستی حتا پێغەمبەریان صلی الله علیه و سلم عایشە سەفیە فەرمێ هاتم بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتەکە ئەو تەشریفی هێنا دەرەوە دوایی کە من هاتم گیانمێ بەردەم ماڵی خۆیان شەو بوو گیانمێ نزیکی ماڵی خۆیان دوو سەحابەتن فەرمووی عەلا ڕیسلیکوما بوەستن ئەی پێغەمبەری خوا ئەخ دەیمە چۆن شتی وا بین و گومان بە تۆ جەنابین و فەرمووی نا شەیتان بە هەموو دەمارەکانی ئینسانە ئەگەڕێ خۆ باسەکە پێیاکە بیلفعل پێغەمبەری خوا جێگەی گومان نییە و سەفیەش جێگەی گومان نییە بەڵام هەر بۆی ئێمە ڕابێنێ لەسەرەوەی کە کۆمەڵێک دەرسی جوان لەمە وەرگین ئێمە یەکێ لەوانە کە دروستە لە حاڵەتی پێویستیە ئەتوانی بیتە دەرەوە و بڕۆیتە ناو مزگەوت ناشکێت وەک ئینسان جاریە خەوی لەیەکەوێ و دوای پێویستی بۆیە کە خۆی بشۆرێ مەجبورە بێتە دەرەوە و ئەوە چکە پێداویستیە مەجبورە ئەنجا لە کاتی دیاری کراوە ئەچێتەوە یا تەواو بوو ئەچێتەوە بۆ ناو مزگەوتەکە بۆ ئەتیکافی خۆی مامۆستا ینی ئەتیکاف سنەتێکی مؤکدەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام هەموو ینی دوای دێنە سەر ئەوەش لە غیری ڕەمەزانیشا ئەتیکافەکرێت چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی باشە ئەتیکاف جیاواز لە عیبادەتەکانی تر ینی چیمان پێبەخشێ ئێمە تایبەتی ئەوە پەیوەندی ئێمە خۆی پەروەردگار ینی ئەو پەیوەندێت تا چەند گەرم و گوڕەکاتەوە کەناڵەکان بۆ لای خی گەورە جل لە جەلالوه زۆرن مەسەلەن هەر خۆدی نوێژەکانە و ڕۆژ و حەجە و کەناڵەکان یەکێتر لەو کەناڵە جوانانەی کە ئینسان ئەگەێنێ بخوا ئەتیکافە ئێعتیکاف واتە شتەکان چەند قاتەکاتەوە یا ئەو ماوەی کەوا ماوی لە مزگەوتەکە ئەمیتونە مزگەوتەکە ئەموو ئەبێ بە عیبادەت بۆ حسابە ئەم نیەتە ئەیگۆڕێ کاتێکی تر کەم ببێنێ دەچمە ناو مزگەوت تەنها لەو کاتەی زیکرێکەکەم قورئانە خوێنم ئەپارێم و نوێژەکەم عیبادەتەکەم بۆ ئەنووسرێ بەڵام وەکی تر من ئەڕۆمە ئەوێ ئیتر تەمەن لە کتێب فقهەکانە دیاریەکە فەرمی ئینسان چی بکا لە ناو مزگەوتەکە لەو کاتا بەڵام گرنگەوەیە کە ئەمە من عیبادەتەکەم زیادەکە هەمووی عیبادەتە ئیتر حتا ئەگەر بشقەوم لەوێ پێویستکە خەوەکەش مەرەوەی بە عیبادەت بۆ ماسە خێرێکی جیاوازی هەیە وەکو بڵین فەرمودی لەسەر هاتووە کە ئەتیکاف ئەجر و پاداشتەکەی ئەوەیە یا شتێک لەو بابەتە هەر ئەوە تقریبا من زۆر کتێبەکان گەڕام بە تایبەت کە لەم بۆ ئەم باسە دەفەرمێ سنەتی پێغەمبەر عەلەیهی سەلام ئەسبابی گەیاندنی ئینسانە بەخوای گەورە جل لە جەلالوه عیبادەت هەموو شتەکانی هەموو چرکەکانی بۆ بە عیبادەت فەرقی هەیە لەگەڵ کاتەکانی ترا بەڵام ئیتر ئەم مرۆڤە ئالویا خۆی ئەتوانێت شتەکان زیاتر بکە وەگەوەیە فەرمێ نوێژی جەماعەت نوێژی سنەت وەک تەسبیحاتەکان سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر پارانەوەی زۆر قورئان ئەمانە هەموو لە ناو ئەو حاڵەتە ئەیکا شتەکان ئەوەی تر گەورەکە ماسەگەن هەر ئاەتەکەش کە سەرەتا جەنابەت ئاماژت پێ کرد تقریبا تەسەسولی تیا للطائفین والعاكفین والركع السجود يعني پێش ڕوکع و سجود ئەتیکافەکە بەڵێ
جوانە مامۆستا با قسەیەک لەسەرەوە بکەین ئایا ئافرەتانی دەتوانن ئاعتیکاف بکەن و شێوازی ئاعتیکافکردنی ئەوان چۆنە ئایا ژنێک دەتوانێت لەگەڵ پیاوەکی خۆیان ئاعتیکاف بکە خێزانێک دەتوانێت لەگەڵ مەسەڵەن باوکی خۆی کەس و کاری خۆیان ئاعتیکاف بکە یاخود ئەوان نەبێ بە جیازی ئاعتیکاف بکەن ئاعتیکاف خۆی ینی دابڕان لە ژیانی هەندێک ژیانی حەڵالکە لە ڕەمەزانە دروستە وەکوم باشەری خێزان ئەبێ ئینسان لەو حاڵەتە دابڕێ ئەمە یەکێ لە ئینەکانە یەکێ لە مەرجەکانی ئاعتیکاف کەواتە ئافرەتانیش ئەتوانن ئاعتیکاف بکەن لە هەر مزگەوتێکە لە کتێب فقهەکانە فەرمێت لە هەر مزگەوتێکە حتا ئەگەر مزگەوتێک کراوەتەوە جەماعەت شتیانەکە ئافرەت ئەتوانێت ئاعتیکافتێکە بەڵام پیاو لەو مزگەوتان نایکە کە یا جەماعەت یا جمعیتیان ناکرێت چکە زۆرینەی زانایان ڕەحمەتی خۆیان لەبێ حتا ئەڵێن ئاعتیکافی پیاوان با لەو مزگەوتانەوە کە جمعیتی ئاکا بۆی نەڕواتە دەرەوە پێویست ناکا بڵا بۆ دەری شار بەتایبەت لە دەشەوەکەی ئاخری مانگی ڕەمەزانە کەواتە ئافرەتی دەتوانێت ئاعتیکاف بکە پیاوی دەتوانێت ئاعتیکاف بکە بەڵام ئەبێت لە هەندێک ژیانی ئاعتیادی دابڕێ بەس مامۆستا هەندێک جار لە هەندێک سەرچاوە ئەبینی کە باس لەواکەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خێزانەکانی سەریان لێاوە یعنی لە کاتی ئاعتیکافیشە سەریان لێاوە و دوایی بەڕێشی کردوون تاکو ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێکرد بەڕێشی کردوون بۆن منە تا بەردەرگا تا شوێنەی پێویست بووە ئەی ینی ئەگەر پرسیارەکە ئەوە لێ بکەین چی ئاعتیکاف هەڵەوەشێنێتەوە ینی باتڵیەکە لە هەرچی ڕۆژ و هەڵبۆشێنێتەوە تقریبن ئاعتیکافیش هەڵەوەشێنێتەوە مەسەلەن بەتایبەت شەشت یەکەم ئەلوەتە واتە ژن و مێردایەتی ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد دووهم ئافرەت نەخۆشی ژنانەی هات بەسەرا ئەوەی ئاعتیکافەکەی هەڵەوەشێتەوە ئەنجا جنون شێدبوون کە بڕ ئینسان خوا پەنابە شێد بوو ئەوە بەڵام بێهۆش نا سەرخۆش دەرمانێکی خوارد و سەرخۆش بوو مەسەلەن لە شەوا دەرمانێکی خوارد و سەرخۆش بوو لەم حاڵتانە کە دوورە لە ئیرتیداد خوا پەنامان بە کەسێکە هەڵگەڕانەوە لە دین ئەمانە هەموو بەتاڵێکەکەنەوە غەیری ئەمانە ئیتر ئەو مرۆڤە ئازادە لە هەندێک شتە لە ڕۆژە لە ئاعتیکاف لە هەندێک شتا فەرقی هەیە لەگەڵ ڕۆژوە مەسەلەن بۆ نمونە بەڵام بەم شتانە ڕۆژ و ئاعتیکاف هەڵەوەشێتەوە و ئەبێ نیەتێکی تازە یاڵن ئیستئیناف جارێکی دەست پێ ئەکاتەوە بەڵام ئەمانەی نەوە ئیتر ئاعتیکافەکەی دروستە و خێرەکەی چەند قات ئەبێتەوە و زیاتر نزیکە بێت لە خۆی گەورە و ئیدامەیەکە بۆ ئەوی کەوا دوای مانگی ڕەمەزان کە وەکو زانان ئەفەرمون ڕەحمەتی خوایان لەبێ دەفەرمون چۆن بزانین کەوا مانگی ڕەمەزانمان لێوەرگیراوە ئەمە سەبەبێکە بۆ ئەوی کە بزانین مانگی ڕەمەزانمان لێوەرگیراوە دوای مانگی ڕەمەزان ئیتر حەزمان زیاتر لە عیبادەت و خواناسیەکانە عشقی نوێژ و ڕۆژ و عیبادەت و خواناسیەکانی خاو نابینەوە ماوسە شتێک هەیە لە ئاعتیکافە چێت بەس ئایا چۆن جێ بکەینەوە کاتی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵۆتی کێشاوە لە ئەشکەوتی حێڕایە بە 40 شەو ماوەتەوە چەندین جارەمە دووبارە بۆتەوە فەرقی بینی خەڵوەت لەگەڵ ئاعتیکافە چییە؟ ئایا هەر ئەوەی کە پێغەمبەر کردوێتی هەر ئاعتیکافەکەی بریتی بۆ لەو خەڵوەتی کە لە ئەشکەوتەکە کردوێتی بەس ئێستا لە مزگەوتە لە سەردەمی ئیسلامە یا هەر جیاوازی هەیە لە بینی خەڵوەت و ئاعتیکافە هەر بۆ پشگیری پرسیارەکەی جەنابەت ینی هەندێک بە ئاعتیکافی شەڵەن خەڵوەت بە تەئکیدیش جیاوازیان هەیە هەر ئاعتیکافی ژەر خەڵوەتە خەڵوەت خۆی ینی تەنهایی تەنهامانەوە لە خزمەت خوایە لە خزمەتی خوایە بەڵام بتەوێنێتەوێ پێغەمبەریان صلی الله علیه و سلم ئەوەی دووبارە نەکردەوە بەو شکڵی لە ئەشکەوتی حەڕا وی لە مزگەوتە چووکە مزگەوت ئیتر دانەبران لە جەماعەت دانەبران لە خەڵک تێکەڵ بە خەڵکە چووکە هەر من لە مزگەوتە نامێنم خەڵکی تریش ئەمێنێتەوە کەواتە بەڵام ئەوەی خەلوەکان تەنهایە و لەوە چێ دوور بێت لە هەندێک حاڵت جیاوازە و ئەو کاتێ پێیان هێشتا نەبوو پەیغەمبەر بەڵام ئێستا پەیغەمبەرە ئەو کاتێ مزگەوتنێ ئێستا مزگەوتە ئەو کاتێ لە دەری شارە بەڵام ئێستا لە ناو شارە کەواتە فەرقیان هەیە ئەتوانین بڵێن هەم خەڵوەتیشە هەم ئاعتیکافیشە عامێکی هەیە و تایبەتمەندێکیشی زۆر باشە پرسیارێکی تر ئەوەیە مامۆستا
اعتیکاف لە غەیری ڕەمەزانیشە دەبێت یاخبر پێغەمبەر صلی الله علیه و سلم کردوێتی بەڵام بە پرسیارەکە وەڵامی پرسیارەکە هەڵگەرین بەوەی کە دوای چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن کاکە موسعەبەوە دێنەوە خزمەت مامۆستان ئینشاءالله فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أرسلنا نوحا إلى قومه أن أنذر قومك من قبل أن يأتيهم عذاب أليم قال يا قوم إني لكم نذير مبين أن اعبدوا الله واتقوه وأطيعون يغفر لكم من ذنوبكم ويؤخركم إلى أجل مسمى إن أجل الله إذا جاء لا يؤخر لو كنتم تعلمون قال رب إني دعوت قومي ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا وإني كلما دعوتهم لتغفر لهم جعلوا أصابعهم في آذانهم واستغشوا ثيابهم وأصروا واستكبروا استكبارا ثم إني دعوتهم جهارا ثم إني أعلنت لهم وأسررت لهم إسرارا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا صدق الله العظيم دەست خۆش بە یاخوا کاکە مصعب خی گەورە بتکا بە مای خێر و چاوڕۆشنی بۆ دایک و باوکو بۆ خێزانەکەت ئینشاءالله ئینشاءالله مامۆستاگیان پرسیارێکە زۆر گرنگە ئێمە لە ئاعتیکافە ئەبێت چی بکەین یعنی مسلمان کاچێتە ئاعتیکافەوە ئایا زیکر بکات نوێژ بکات قورئان بخوێنێ ئەو شتانی کە هاتووە لە ئاعتیکافە بێت چی بێت ئەوەی کە لە ئاعتیکافە هاتووە نوێژەکانە لە موعیدی خۆیان و کاتی خۆیان بە جەماعەت ئەوەی تر تەواوە ئەنجا قورئان خوێندن و ذیکرکردن پاڕانەوە ئەمانە هاتوون لە ناو ئاعتیکافە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمانەی کردووە و لە کتێبەکانە ئاماژیان پێکراوە کە ئەمانە ئینسان ئەنجامیان ئەدا لە ناو ئاعتیکافە هەمیشە ئیتر جا بەشبەشیانەکە یا طبعا بعضی نوێژە و کاتی خۆی بەشی خەوی چەندێکە مامۆستا ئەتوانێت چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شەوە حەدیثەکە عایشە فەرمێ خۆی کۆ کردەوە و ئەنجا ئەچوو خێزانەکانی خەبەر ئەکردەوە کەواتە کە خەوت هات ئینسان بەقەدەر پێویست ئەتوانێت بخەوێ لە ئاعتیکافەکە نەک زۆر مامۆستا با بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە غەیری ڕەمەزانیش ئاعتیکافی کردووە واتە ئەوە سنەتیشە بۆ ئێمە ئەگەر ئەو کردوێتی لە غەیری ڕەمەزانە ئێمەش لە غەیری ڕەمەزانە ئاعتیکاف بکەین ئەتوانین لە غەیری ڕەمەزانیشە دەرگا کراوەیە ئینسان ئەتوانێت ئاعتیکاف بکە لە غەیری مانگی ڕەمەزانە لە هەر کاتێکا کە بیەوێ بە شەویش و بە ڕۆژیش دروستە ئینسان ئاعتیکاف بکە و کاتیش دیاری نەکا و ئەگەر کاتیش دیاریکە ئەوە هەر ئەتوان چکە عەرزم کردی پێغەمبەریان بە عومەری فەرموو صلی الله علیه و سلم عومەری کوڕی خەتاب فەرمووی بڕۆ ئەو فەرمووی شەوێکم نەزەر کردووە پێش ئەوەی کە موسڵمان ببێ شەوێ لە حرەمە ئاعتیکاف بکەم فەرمووی بڕۆ جێبەجێ نەزەرەکە جێبەجێ ئەمەش پرسیارێکی گرنگە ئایا ئاعتیکاف
نەزرە واتە ئینسان لەسەر خۆی واجبەکە یاخود شتێکی سنەتە کەیکات ئینسان سنتێکی مؤکدەیە سنتێکی مؤکدەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان خۆی مەگەر نەزریکا لەسەر خۆی ئەنا واجب نیە جاگەر وا بواە ئەوە هەمومان لە مزگەوت بماینەوە تەبەن ئەوەش قورس و ناڕەحەت خۆی هەر شتێک کە نەزری کرد دەبێت بە واجب ماوەسە ئەبێ واجبێت بەس مامۆستا هەیە ئەڵێ من دەشەوەکە بڕیارەیە دەشەوەکە لە مزگەوتا بمێنێتەوە دەشەوی کۆتایی ڕەمەزان لە مزگەوت نێتە دەرەوە ئیلا بۆ احتیاجێکی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەمە نابێتە نەزر بایترەوە کە ئاعتیکافە ئەگەر بڕیار بدا بەتەمەن بڕیارە لە دڵایە کە بڕیاریدا ئەم داشەوە نایەمە دەرەوە لە مزگەوت ئاعتیکافەکەم ئیتر بێ پابند بێ پێیەوە ماوەسا ئەگەر نەزر بشکێنیت گوناهبارە بیوانی ئەبێ بیگریتەوە بەڵێ تەنها پێغەمبەریان فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر ئینسانێ نەزری کرد بێ ئەمری خوا بکە نابێ نەزرەکەی بشکێنێ نابێ جێبەجێ بەڵام ئەگەر من نذر أن يطيع الله فليطعه ئەی کەسێک کە نەزری کرد گوێڕاڵی خوا بکە جل جلاله ئەبێ لە ڕاستیە پابند بێ پێیەوە و بچێت جێبەجێ بکە مامۆستا جەنابەت باست کرد بەس ئەمەوێ سەرنجی بینەرەکان ڕاکێشم بەوەی کەسێک کەوێ ئاعتیکاف بکە ینی ئاعتیکافیش بەخۆی ئیلتیزاماتێکی تایبەتە پێم خۆشە هەر ئەوەی کە ینی جارێک کە بیڵێنەوە ئەوەی کە ئەوێ ئاعتیکاف بکە پێویستە ئەم مەرجانەی کە ئاعتیکاف پێویستی بن مەرجەکان چی نیەتەکەی چییە؟ ئەرزماکردن ئاعتیکاف چوار شت واجبە ڕۆکنی چوار شت ڕۆکنیەتی یەکەمیان شەخسەکان ئەمە ڕۆکنە دووەم مزگەوتەکە ئەو ڕۆکنە نیەتەکە ڕۆکنە مانەوە لە مزگەوتە ئەمە ڕۆکنە لەو ئەو مەوعیدەی کە دیارەکە یا ئەگەر دیاری نەکە چەنێمێن ئەمە ڕۆکنی ئاعتیکافن ئەم چوارشتە ئێمەدی ئەنجا ئاعتیکاف تەبەن بازێکی بۆ تێڕامانە ئێستا ئێمە عالمێکی کوردستانی هەیە ڕەحمەتی خوای لەبێ ناسری سوبحانی ئەفەرمێ حیفە ئینسان قورئان بزانێ و شتێ لێی حاڵی بێ و تەدەبوریتیانەکە ئەو کاتێشێتە ڕیزی کەسێکی ترەوە کە تەنها بۆ ئەجر قورئان ئەخوێنێ تۆ بۆ ئەجیژ ئەی خوێنی تو بۆ تەدەبوریش جا ئینسان ئێماڵین خۆزگامان توانایە کەسی پسپۆر و بلیمەتمان دەستکەوتایە کەس باسی ئاياتی ئوفۆق ئاياتی ئەنفوس ئەمانیان بە جوانی بۆ شەڕکردن ئێستا پزیشکی بێ باسی لاشی مرۆڤمان بۆ بکە باسی چاوان وەکە باسی ئەو کاتی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تۆبصیرون دێتە دی ئەو کاتێ من ئەتوانم لێ حاڵی بم هینە من هەردیمەنێ ئەبینم و نازانم باقیەکەی تری چییە یا باسی هەر شتێکی تر لەو بابەتانە یەکێ بازێ لە ئاعتیکاف ئەو تێڕامانەیە لە ناو قورئانە و لە ناو ئەو چکە ئینسان بە تەنها مایەوە یا بە تەنها خۆی بوو خەریکی زیکر و عیبادەت بازێ لەجاتی قسەکرد و گڵۆ بڕۆژە خواردن و فڵان شت و فڵان شت ئێمە مەشغوڵ بە ئەم بیرکردنەوە شتانە ساجان شتێکی زۆر جوانە باس کرد بەڕاستی ئەمەش پرسیارێکی گرنگە ئەویش ئەوەیە ئێمە عیبادەتەکەین مەسەلەن بۆ نمونە بە ڕۆژوە بین لەگەڵ خێزانەکەمانەوە بە ڕۆژوە بین پێکەوە هەڵەستین پارشە و بە ڕۆژوە بین و ئێوارە بەیەکەوە ڕۆژوە شکێنین و شەو نوێژەکان تەراویحەکان نوێژی جەماعەت ئەوان هەمووی بەیەکەوەکەین بەڵامی ئاعتیکاف وەکو وایە مرۆڤ لەمانە بپچڕێنێ ینی بیکە ئەدەشت بی بۆ خاڵێکی زۆر زۆر خوڵاسە و تایبەتمەند ئەویش ئەوەیە کە زۆر ڕەبتێکاتەوە بەخوای پەروەردگارەوە ینی ڕەنگە یەکێک پرسیار بکا بڵێ باشە من ئەو ئاعتیکافاکەم بەس ئەمەوێ باشترین شت ئەنجام بم باشترین عیبادەت ئایا لە هەموو ئەو عیبادەتانە مەسەلەن قورئان خوێندن عیبادەتاوە تەفەککوڕەوەی جەنابەت گوت تەدەبور ئەمانە قورئان خوێندن و نوێژکردن و ئەوانە چی زۆر باشە لە کاتی ئاعتیکافە ئینسان بیکا ینی زۆر پێوەی مەشغوڵ بێ و بۆ ئەوەی کە ئەو پەیوەندەی بەخوای گەورە و زۆر گەرم و گوڕکە و لە کۆتاییشە ئەو تەمەنا و دوعایانەی کە هەیەی بیرمان نەچێت ئەو تەمەنا و دوعایانەی کە هەیەی خی گەورە لێ وەرگێ طبعا ئەوە دەرجی یەکەم نوێژەکانە دووهەم قورئان خوێندنە سێهەم پاڕانەوێت چووکە عایشە فەرمووی لەبەرەوەی قورئان مانگی ڕەمەزان مانگی قورئانە عایشەش فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ئەو دەشەوە من ماوەتم قەدەرێنج ڕێکەوت لەگەڵ لەیلەة القەدرە چی بڵێم فەرمووی اللهم إنك عفو كريم تحب العفو کەواتە فەرمووی پاڕانەوە حتا عایشە فەرمێ ئیتر من ئەمەم زۆر دووبارەیە کردەوە بۆیە زانایان ڕەحمەتی خوان لەبێ فەرمێ سێهەم شت بە پاڕانەوەی زۆر بێ
داوای لێ خۆشبوون هەم بۆ خۆی و کە ئەبوو داودە فەرمی پێغەمبەری خوا هەمیشە صلی الله علیه وسلم کە دوعایا کرد لە پێشا بۆ خۆی ئەنجا ئیتر بۆ کەسانی تر و بۆ مسلمانان هەمیشە دوعا ئینسان بە دەرەجەی یەک بۆ خۆی و باقیەکەی تریشی بۆ خەڵکی تر انشاء الله. سپاس دەکەیت مامۆستا مادوومان کردی سپاس بۆ مامۆستا محەممەد بانی شاری کە لەم بڕگەی بەرنامەکە لەگەڵمانە بووی بۆ سپاس بۆ کاکەی قورئانی خوێنیشمان کاکە موسعەد کارزان بۆ خۆی و بۆ دەنگە خۆشەکەی زۆر سپاسانەکەین مادوومان ئینشاءالله بۆ یەکتی بکەین و خۆی گەورە دوعامان لێ وەرگرین ئینشاءالله و ڕۆژی ڕەمەزان و خۆی گەورە لەیلەتول قەدریش بەنسیبمان کە ئینشاءالله بتوانین ذەخیرەیەکی باش کۆبکەینەوە سپاس بۆ جەنابتان خۆی گەورە پایدارتان کاو بۆ ئەوستاف بڕێژین سپاسانەکەین بەڵە خۆشەویستانە چینە ناوبڕێک و دواتر بەردەوام ببین لەگەڵ ئەوەی خۆشەویست فەرموو. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکات و هەر شوێنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەستەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژیت بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت.
بێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. چەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببە. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کوواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا ئەم جلەکانت بۆ شووا و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک پەیوەند پێشەوە بچینەوە لای شێفەکان تەمان ئەمڕۆ تۆ جلی کوردی لەبەر کردووە جلی کوردیم لەبەر نەکردەوە. ڕاستەکەی من زۆر حەز بەکرد تۆش ئەمڕۆ جلی کوردی دەست دەرچوو بەس ئەم شتی تۆ هەر زۆر نایابوو جوانە ماشەڵڵا ئەمە چۆن خێرا ئەم تەرتیبە کردومانە یعنی ئەم پشتیۆنە بەچی کەیتەوە دوایی ئەم یعنی ئەڵێ چۆ بە ناو یەکە نابەتەچیت ئەوە تەمان ئەمە شێوازێکە لە بادینان لە زۆرینەی ناوچەی بادینانە ئەماکەن بەڵام من ڕاستەکەی لە سوورچەکان فێر بووم لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ کاک حەیدەر ساوایی هەیە ڕاستەکەی ئەو هەم فێری کردم هەم پشتێنەکەشی پێدام بۆیە یاری لەو کاتەوە کە ئەم شێوازە فێر بووم ڕاستەکەی جارجارە ئەم شێوازی بەس ناکەم ئەمە دوایی ئینشاڵڵا کۆتایی بەرنامەکە پێ دەڵم چەند بە ئاسانی ژەکرێتەوە و چەند بە ئاسانیژە بەسترێ بەڵام ئەم جۆرە پشتێنە بەڕاستی پشتێنێکی زۆر گورج و گۆڵە زۆر تون و پڕە ینی بەتابەتی بۆ ئەوانەی کە کێشەی ئینزیلاق و پشتێشە ئەوانیان هەیە زۆر سوودی لێ وەرەگرن چونکە هەم زۆرە پانە بەسرێ و هەروەها توندیشە ینی ڕێکشەوە زۆر ڕێکە هەتا بۆ جەستەی ئینسانیش جەستەیەکی زۆر جوان و بەشوشش پیشانەدا ڕاستەکەی بێ من ینی زۆر جارە ماکەم ئەگەر چی خوا پیرۆزجوانی لێ ماشەڵڵا زۆر جوان لێت خوا پیرۆز بێ نازانم چینەوە لای شێفەکان شێفە بەڕێزەکان تەمان دوا بە دوای ئەوەی کاچینەوە بەلای شێفەکان تەوەریکی زۆر گرنگمان هەیە تەوەریکی تەندروستیە کە دکتۆر شوان فارسمان لەگەڵایە کە مناڵانە بەڕاستی ینی ڕەمەزان زۆر پەیوەستە بە مناڵەوە ینی بە خەوی مناڵەوە بە خواردنی مناڵەوە بە ڕۆژوبوونی مناڵەوە ئینشاءڵڵا هیوادارم دایکان جۆمان لێ بگرن من دڵنیام لەوەی کە دکتۆر شوان ینی زانیارێکی زۆرەدا بە تایبەتی بە دایکان بەوەی کە چۆن مانجی ڕامەڵە مامەڵە لەگەڵ هێن بکەن لەگەڵ مناڵەکانی پێم خۆشە سەرەتا بە بەخێراتنی دکتۆر بکەین پێشوازی لێ بکەین دوای ئەچینە لای شێفەکان دکتۆر جان فەرموو. عليكم السلام يا خاب خير دكتور جان دكتور شلون ايام خير بك باشا قربان خير بك بخير بك دكتور جان فرموا جناب الداعي فرموا
حەسەکەی من لەگەڵ دکتۆر شوان ئامێنمەوە زۆر باشە جنابیش بچۆ بەرای ئێمە وتمان لەگەڵ دکتۆر شوانە گفتوگۆی بابەتی مناڵ و ڕەمەزانەکەین بەتەکید من وتم ئەم لە ڕەمەزانە ئێمە وەزانین مناڵ بەس ئەگەر مناڵە مەسەلەن عیلاجی هەبێ یا مەسەلەن بۆ نمونە شێوازی تەعاملکردن ئەگەر مناڵێک بە ڕۆژوو ببێ بەڵام ئەمە بیرمان نەچێ حتا ینی سیستەمی خێزان ئەگۆڕێ بۆ خواردنیش بۆ خەویش چۆن ئەو کاتە مەسەلەن ئەم سیستەمە ڕاگرین کە زیان بەر مناڵ نەکەوێ ئینشەڵا گفتوگۆیەکی خۆشەکەین بەس بە یارمەتیتان بامرم بچمە لای شێفە بەڕێزەکان کاتون یەمە خێر بێ خێر بێ هیوادارم خواردنەکەی سوپرایزەکەی شێف دیار ئێستا پێگەشت بێەوە چیە شێف دیارەوە چیەوە بەڕاستەوە چیت کردەوە ئەمە سۆسە زۆر باشە ئەی ئەوە وەختی ئەوە نهاتوە کە پێمان بڵێ بزانین دەیبزانین چی تاکۆ تاکۆ چییە تاکۆ مەکسیکە دیسان خواردنی مەکسیکی تاکۆ لە چی پێکاتوە ئەوە لە گۆشتەکە پێشە مشتێک بەکەرە سوورەکرێتەوە و تەماتەی بەو شێوازە ئەجندرێ وەکو گۆشتەکە جندرێت بیبەری ئەلوان ئیتر دەدی کاکە شێف نەریمانە ئۆریگانۆ و ڕۆزماری ئەوانی هەمووی تایە کاتەکەمان هەموو داناوە شاشە بڵاو بێت زۆر باشە ئەی تۆ پێم بڵە بۆ کرد بە سوپرایز پێ نەوتین چی بوو ئەوە نەمان ناوی غەربی و تۆدا بە ئەمە سوپرایز آخر ئەم سوپرایزە کاکە ئەمە زۆر تایبەتە چونکە زۆر باشە زۆر کەم کەسێ درستی کرد بێت لەم شێف وەرە پێمان بڵێ لە چی و چی پێکاتوە تاکۆ کاتەکەشیمان نردوو بڵاو بێتە پاشەکەی تر بەس حەزەکەین بە شەفەویش بێڵێ بە باش سەرەتامە ڕۆنە کەرێکی بۆ جوان جوان قرچێنی باش لەگەڵ زەیتی کاشۆکەیە بەکارمان هێناوە زۆر چاکە چونکە پێوە نانووسێت ئەگە سادیش بێتەوە نایمایەنێ بەستێ بەڵێ زۆر باشە ئیتر جوان پیازەکە سوورەکەیتەوە لەگەڵێ بە کەرەکە و بە زەیتەکەەوە مێ بێک و سوورەکەیتەوە ئەنجە گۆشتەکەی تێگەی بەس پێشوەکە گۆشتەکە کوڵێن ئیتر بیبەری ئەلوان جوان جوانی جنی وەکو گۆشتەکە چۆن جنیدا هەمان شێوەژە بێ ئابی جنی باش ئەمە کاریتیایە ئۆریگانوتیایە ڕۆزماری تایە ئەمڕۆ تۆ بە زمانەکەی زمانەکەی بیبەری تونیتیایە بیبەری شیرینی تایە ئەوە هەم ڕەنگی جوانەکە بەو شێوازە دواتر ئاواکرێتە ئەو نانەوە نانی لوبنانی بەشی دووەمی با لە شێف نەریمان ئێستا تۆ خەریکی چی لەکەی ئەمە ئێستا خەریکی ئەمە کاکۆکە چی لەکەی ئەمە تاکۆکە تاکۆ بەڵێ فەرقی هەر بڵێ کاگۆ شەرە بێ مشکل بۆ کوردی باشتر ئەمە ئێستا بە تەمای حەزەکردن بۆ فناو فڕن ئەمانە حەزەکەین بە ناو فڕن ساحلێ دوێنە گلەیەکت لێم هەبوو گوتت خواردنەکەت پێ سەقەت کردم ڕاستەوە نەبوو ناباز ئەو مابووی بەڕاستی ناخۆ لە بەرنامەکە تەشتیوی هەبوو خواردنەکە بەڵام نەبوو زۆر باشە ئێستاوە ئیتر تۆ ئەمانە حازرەکەی بۆ فڕن ئەی خۆ گۆشتەکە سوور کردوێتەوە ئەوەی خۆت بەڵێ مریشکە بەڵێ ئەوە سوور کراوەتەوە بڵێ ئێستا چیتری ماوە ئێستا ئەوە مەرحەلەی دووەمی ماوە ئەیکێنێ ناو سۆسەکەەوە ئێستا مەرحەلەی دووەمیەکەنی ناو سۆسەکە و لە ناو سۆسەکەی تام بگرێت ئەو سۆسی ئەفرێدۆکە بوو کە باسم کرد ئەفرێدۆکە دەخێنە ئەفریدۆکە ئەوە دوایەوەی کە کردە ناو سۆسەکەەوە چیتری بۆکەی دوکردمە ناو سۆسەکەی تر ڕازانەوەی بۆکەین ڕازانەوە زۆر تەرتی بگەین ئاوای دایسەکەنەوەی خۆی زۆر باشە باشە من سوپرایزەکەی خۆم هەڵگەرم بۆ دوایی یا ئێستا پیش ئاوا ئەتەسم خواردنەکە لێ تێک بچێت تێک ناچێت ئێستا پیشانە بەم یا دوایی ڕایساش خۆشە بۆ ئاوا زۆر باشە کەواتە سەیری ئەم سەیری ئەم ڤیددیۆیەکە باشە ئێوە لە ماڵەوە سەیری شێف دیار و شێف نەریمانەکەن تۆ سەیرەکەیت ڕێوار بڵێ بەڵێ تۆ شێف دیار و شێف نەریمان کایمان خۆشە بێت ڕەوار تۆ شێف نەریمان و شێف دیار کامیان خۆشە بێت هەردووچان ئێمەش هەستێکشان ڕێوار تۆ چی شتێکی شێف دیار و شێف نەریمانت پێ خۆشە ئەو خواردانێت دروستێکن کامیان زۆر خۆشە وەکوبانە بم خۆیان
چیت بەلاوە خۆشە؟ زۆر باشە. ئەی سڵاو ڕێزت سڵاو ڕێزان بەیان هەیە؟ حەزمان لە مشتەکان ئافرینانی خواردنەکانیان هەمووی باشە؟ زۆر باشە. تۆ چیت هەیە بۆ شێف نەریمانی و شێف دیار؟ چۆن سڵاویان لێ یەکێ لێرە و سەلامیان لێ بکە؟ دەی سەلامیان لێ بکە؟ زۆر باشە. ئەی تۆ ئافرین دەستخۆشیان لێ یەکەن؟ ئافرین هەموو ئێوارەیەک دانیشتمە دیارێنەوە؟ ئافرین سڵاو ڕێزمان هەیە بۆ شێف دیار و شێف نەریمان. زۆر سپاس. چۆن بوو؟ کەواتە ئێوە سەرنجی مناڵیش ڕاشێش بێ ئاگاتان لەوە کاتێ ماسێکی قەرزاری دەسا ئیشەڵا سەرشتان لێ دێنەوە بۆ خیتامەکەی باشە منەسمەوە لای خۆش بخۆ دکتۆر شوان و کاکشێخی هاوکارم دکتۆر یاخوا بەخێر بێی خۆشحاڵ بووین ببرن دانیشتن ڕەحمەتی خواتان لێبێ یاخوا بەخێر بێی دکتۆر بە شێوەیەکی گشتی ببرە کاکشێخ لە مانجە ڕەمەزانەیە پێویستە چۆن تعامل لەگەڵ مناڵا بکەین ینی دەکرێت تایبەتمەندی پێ بدەین یا هەر وەکو جاران چۆن تعاملمان لەگەڵ مناڵا کردووە لە مانگەکانی تر هەر ئاوە تعامل بکەین وڵی ڕاستیەکەی لە مانگی ڕەمەزانە بۆ خواردنی مناڵ ئەبێت تعاملێکی جیاواز بکرێت مناڵ تەمان چاو لە دایک و باوکیەکە هەر لە تەمەنێکی بچووکەوە هەوڵەیە وەکو ئەوان بە ڕۆژوو بێت بەڵام مەبێ دایک و باوکیش ئاگاداری ئەوە بن کە مناڵ وەکو کەسێکی گەورە ڕۆژوگرتن ئاسان نابێ بووی بەتایبەتی ئەگەر تەمەنێکی خواردە ساڵەوە بێت بۆیە وا باشترە ڕایان بێنن لەسەر ڕۆژوەکە ئەگەر بکرێت بدایەت بە تەدریجی بە چەند سەعاتێک ڕۆژی تەواویان پێ نەگیرێت چونکە مناڵ لەشی مناڵ جیاوازە لە لەشی گەچی گەورەیە و توانای بەرگەرگرتنی و شوکبوونەوە و برسیبوونی کەمترە بدایەت لە تەمەنی 7 ساڵ و ئەتوانرێت دەست پێ بکرێت بە شێوەیە کە تا 4 سەعاتێک مناڵەکە خواردنەوە نەخوات بۆ ڕۆژی دادووتر بە شێوەی سعات بۆی زیاد بکرێت کاتەکان ئەمە ئەکرێت چەند ڕەمەزانێک بەم شێوازە بەردەوام بێ ئەگەر هاتوو مناڵەکە لە تەمەنێکی بچووکەوە دەستی پێ کرد لە خواردتەمەنی باڵغ بوونەوە زیاتر ئێمە زۆر جار دکتۆر ئەڵێ ڕۆژەکەت بۆ گرێ دەینەوە ینی بۆی نان بخوا بۆی وا هەست نەکا کە ینی ئەویش هەست دەکا کە ڕۆژ و فەزڵێکی گەورەیە عیبادەتێکی گەورەیە بەدیدی خۆی هەڵبەت بۆیە حەز دەکا پێی بڵێن بە ڕۆژووە بۆیە بێ دایک و باوک ئەگەر وا بێ هوەرێک بدۆستنەوە چوزانە مەگە دروست بێم وشەیە حیلەیەک بدۆستنەوە بۆی مناڵەکە هەم هەستکا کە بە ڕۆژووە و خواردنیش بخوا بۆی کە جەنابەت وتت بەڵژک نەبێتەوە بەڵێ بەو شێوازەیە ینی ڕۆژوەکەی تا چەند سەعاتێک بێ بدایەت هەتا مناڵەکە توانای ئەوەی ئەبێت کە بە ڕۆژوەیەکی تاوی ڕەمەزان بە ڕۆژوو بێت چونکە مناڵیش بۆ مناڵ جیاوازە ئێمە ناتوانین بڵین تەمەنێک هەیە کە مناڵ ئەبێ لەو تەمەنەوە بە ڕۆژوو بێت لایانی زانستیانە بڵین چونکە مناڵ هەیە لە یەک تەمەنە دوو مناڵ جیاواز لە ڕووی کاتی جسمی لە شولاریانە و توانای بەرگەرکردنی وشکبوونەوە و خواردن کاتویان بە نسبەت گەشەی مناڵ جنا باسە گەشەی کرد گەشت کرد کە پێویستیان بە خواردنە ئەگەر لە کاتێکدا ببڕن لە نان خواردنەوەکو بە ڕۆژوو بوون مناڵ بۆ گەشەی ینی چنێ خواردن چەندێ وزە چەندێ خەو ئەو شتانە بە شتێکی ستاندار چۆن بەکاری بێنێت و چۆن پێویستەکانی دابین بکرێت و جێبەجێ بکرێت ڕاستیەکەی ئێستا مناڵی ئێمە بە شێوەیەکی ئەم خواردنیان ناڕێکە بەهۆی پیابوونی ئەم خواردنە خێرا و خواردنی مارکێت و دوکانەکان خواردنیان زۆر ناڕێکە بۆیە لە کاتی ڕەمەزانە ئەبێ وەکو کەسێکی گەورە ینی ئەگەر مناڵ بە ڕۆژوو بوو پارشێوێکی باشی بۆ بکرێت پارشێوەکەشی زیاتر ئەو خواردنانە بێت کە وزەیەکی باشی هەیە و توانای تێربوونی زیاتری ئەمێنێتەوە بۆ مناڵ بە دوور بگیرە لە خواردنی شیرینی خێرا خواردنی سوێر و ئەو خواردنانەی کە وزەیەکی کەمی ینی بەهایەکی خۆراکی کەمیان چاش باش نییەکە چاو شربەت و شیرینی دروستکرا و باش نیە بە تایبەتی ئەگەر لە ژەمی پارشەوە مناڵ بیخوات هەوڵ بدرێت زیاتر ئەو خواردنانە بێت کە بەشێکی باش دانوێڵە و پرۆتینی تایە وەکو بڵین پرۆتینەکە زیاتر لە بابەتی هێلکە پەنیر ماست و شیرەمەنیەکانە هەیە و
دانەی وەڵەش ئەگەر خواردنێکی نانێکی گەنم بێ باشترە لەو خواردنی ئاردی سپی چونکە ئەمە بەشێکی زۆر ڕیشاڵی تایە کە توانای تێربوونی مناڵەکە زیاتر هێڵێتەوە و لە هەمان کاتیشە لە ژەمی ئێوارانە ئەبێ بە شێوازێک بێ کە مناڵەکە بە دەفعەیەکی خێرا خواردنی پێ نەدرێت لەسەر خۆ بە وریایی و بیدایەت بە بە خواردنی دەنگە خورمایەک بێت دواتر بەکو گەورە بەڵێ وردە یعنی خواردنەکانی پێ بۆ ئامادە بکرێت و پێ بدرێت چونکە مناڵ کە ئەگەر هات و لەپڕ بە شێوەیەکی خێرا ئەو خواردنانە کە چۆن ناو ماعیدەوە لەوە چێت تووشی کێشەی ماعیدە و سوئی هەزم ببێت و کێشەی بە دروستکە و ئازار و ڕشانەشتی بە دروست کاک دکتۆر ئێستا دایکێک گوێی لێمانە بەتەئکید یعنی ئەمان بینێ ئەویژەوەی ئەڵێ دایکێک بۆ خۆی بە ڕۆژوە و ئەندازێک بێ حوسەڵە بوو تر مناڵە دوو مناڵیشی هەیە چۆن تەعاملی لەگەڵا بکە چۆن خواردنی باتە چونکە لە ماڵە خواردنە ئامادە ناکرێت دکتۆر ینی ئێستا ژەمێکی سەرەکی کە بریتێ لە نیوەڕۆ لە ڕەمەزانە پشتگوێ خرێ تەرکە کرێ چکە خێزانەکە بە شێوێکی گشتی بە ڕۆژون بەڵام دایکێک عملەکە ئەمەیە دایکێک چۆن تەعامل لەگەڵ مناڵەکەی بکە بۆ ئەوەی کە مناڵەکەی ڕاستەکەی تووشی زیان نەبێ بەهۆی بە ڕۆژوو ئەوانەوە ئەو مادەم بە ڕۆژوونی ئەبێ بخوات چۆن خواردنی بۆ ئامادەکات چی بداتێت لەو مانجە ڕەمەزانەیە کە مەسەرە دایکەکە بەتەنچیش ئەوەی کە پێگوترێت چێشت و گۆشت و نازم ئەلمانەی بۆ حەزر ناکرێت بەڵام خۆبی خواردنێکی باتێک کە دواتر تێری کاوە زیانی بەرنەکەوێت ئەگەر کاکتۆر ئەمەش بخاتە سەر لە حەزەیی پرسیارەکەم بە زۆری دایک شتێکی حازر دەست ئەکا لەو کاتە منە هێلکە و ڕۆ ئەندۆمی هەمووی وێران کردو یا هێلکە ئای هێلکە سوودێکی باشی هەیە بۆ مناڵ لەو هێلکە یەکی لە خواردنە باشەکانە کە پێگاتەیەکی باشی پرۆتین و ینی مادەکان زایەکانیشی تایە لەبەرەوە زەڕورە یەکی لە پێکاتەکانی خواردنی مناڵ ئەگەر بکرێت بۆ داکیش ئاسانە حازرکردنی هێلکەیە و لە حاڵەتیشە پەنیر هەیە بڵێن پەنیریش کە بڕێکی زۆر چەوری و پرۆتینی تایە ئەویش بۆ دایک ئاسانە کە بەردەستی مناڵەکەی بخات وەش لەگەڵ خواردنی شیرەمەنیەکانە بەتایبەتی شیر و لەگەڵ ماست ئەگەر بکرێ و حازریش بێ مامۆستا باسی کرد خواردنی گۆشت مریشک بێرچێک ئەمانە کە بەشێکی باش پرۆتین و زیتیایە کە بۆ مناڵ ئیسفادەی هەیە خواردنی خێرامان هەیە دکتۆری ئەو خواردنانەی کە لە مارکێت و دوکانەکان دەسەکەوێت ئەوە سەرەتا جەنابشت باس دەکرێت یعنی ئەوە بەڕاستی نازانم ینی هەرە بێ باسیکەین چونکە ئەوە زۆر ینی زۆر حازرە بەدەست دایکەوە ینی پارەیەکە دەنە مناڵەکە خۆی بچەسکی خۆی تێرکە و یا مەسەرەن بۆ منە زۆری ناڵەکە کە حەزم لە بیپسیە حەزم لە ئەندۆمیە حەزم لە شتی شیرینە بەجدی ئەوانە زیان لە مناڵەکە دەنیاننا بەدڵنیایە بەداخەوە یعنی مناڵ حتا پێش ڕەمەزانی زۆربەی زۆریان لەسەر ئەو جۆرە خواردنانە فێرکراون ئێمە ڕۆژانە کە مناڵ ئەبینین دایکیت کێشەی گرفتی کەمخۆری هەیە ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان کە بازەکە ئەڵێ بەیانی کە هەڵەسێت دوو پارچە نان یان قومێک شیرە خوات ئیتر هەتا ئێوارە هیچ ناخوات لەگەڵەوە شام مناڵەکە جوڵە و حەرەکە و هەموو شتەکانیشی باش بەڵام ئەمە بەهۆی ناڕێکی دروستکردنی خواردن و پێدانی خواردن و پیابوونی ئەم خواردنە خێرایانەوەیە کە دوایی کە لێ پرسی ئەی دواتر چیت لەو بین هیچ شتێکە خوا زۆربەی زۆریان ئایا نەستەلە بێ ئەندۆمی بێت یان کۆلایەک بێت کە بە خێرایی ئەخوات ئەمانە بڕێکی زۆر وزەی تایە بەڵام پێکهاتی خواردنی باش نییە پرۆتینی کەمە زۆر نقصی حەدیدیان بۆ دروستە بکاتەوە و نەڕانە بەدڵنیایەوە نقصی ئەو ماوەدەکان زیانەی تایە و لەگەڵ پرۆتین ئەمەش واکە مناڵێکی لاواز بێت تۆزە لە ڕووی بەدەنی و کێشیان کەم بێت لە ڕووی نەفسیش و دەرونیشەوە تۆزە مناڵێکی ئەجێ حوسەڵەوە زوو تووڕەبوون و زوو هیلاک بوون ئەمانەشیان بەبێت کاک دکتۆرێکی کە لە بابەتەکانی مناڵ خەوە دیسان لە ماڵە سیستەمی خەویشە گۆڕێ لە ڕەمەزانە ینی ئایا مناڵ چۆن بخەوێنرێ چۆن سوود لە خەوەکە ئەویش بە ئەندازەی بەخەبەربوونی گەورەکانەویش بەخەبەر بێ سا بۆن منە ماڵ هەیە تا پارشەو ناخەوێ ئایا مناڵەکەش تا پارشەو نەخەوێ ئاساییە زۆر جار مەسەلەن بۆن منە بەیانی دەوامی هەیە ئەگەر بەیانەکەشی نەبێلانی کەم دوانی ئەوڕۆکەی دەوامی هەیە بە خەواڵویەوە ئەڕوا بۆ یا خەوەکەی تێکەچێ بەگشتی ینی چۆن سیستەمی خەوێ ڕێخەنانی لە ڕەمەزانە ڕاستیەکەی باشتر وایە مناڵ ئەگەر
ئەو مناڵانی بەتایبەتی ئەگەر بە ڕۆژوش بن دوای گەڕانەوەیان لە قوتابخانە چەند سەعاتی کەم وەکو سەرخەوێک بشکێنن بۆ ئەوەی شەوان دوای پەرشەوکردنەوە تووشی گێژ بوون و خەواڵ و بوون و شتوان نەبن ئەمە یەکێک لە عینەکانە کە بەو شێوازێک دوای گەڕانەوەیان لە مەکتەب ئەو جۆرە خەوایان بۆ بکرێ و دوای بەربانکردنەوە و هەتا کاتی پارشە و بە شێوەیەکی عاموا باشترە مناڵ بە تەدریجی کە خواردنشتی خوارد نەگاتە سەعات دەی شەو خەوتە بێت ئیتر بە هەر جۆرە بێ ئایا دایک و باوکە خۆیان جێوێکی وای بۆ دروست بکەن یان خۆشیان لەو کاتە ئەگەر بۆیان گونجاو بێ خەوتە بن چونکە بەڕاستی من ئاگادارم لە ڕەمەزانە بە شێوەیەکی عام زۆربەی زۆری ئەو ماڵانە بە تایبەتی ئەگەر دایکەکە خانمی ماڵ بێ هەتا دەوری سەعات 2 شەو ناخەون تا 2 شەو ناخۆن لەو کاتە پارشەوێکی بەسیتەکەن و مناڵەکە شتێکی بەسیتی ئێنێ و ئەخێنن بۆ بەیانی بە ڕۆژۆ بێ مناڵوە باشترە پێشتر خەوتە بێ لە کاتی پارشەوە خەبەر کرێتەوە چونکە هەتا نزیک بێت لە کاتی بانک و پارشەوکردنەکەی باشترە و ئەو کاتە خواردنێکی باش و زێکی باشتری پێ بێت تا ئەوەی کە لە سەعات 1 و 2 شەوە بیخوات ئەمەش هەمووی بەڕاهێنانە و هەتا پێش ڕەمەزانیش ئەبێ لە پێش ڕەمەزان و ئەو دایک و باوکە خۆیان حاضرکەن کە مناڵەکەیان بەو شێوازە ڕابێنن نەک بە تەنها بۆ ڕەمەزان بێت دکتۆر مناڵ هەڵپەیەکی زۆری هەیە ئێواران کە بەتابەتی کە بە ڕۆژوە بێت هەڵپەیەکی زۆری هەیە بۆ ئەو خواردانەی کە هەیە بەتابەتی شیرینی ینی بەداخەوە جاری وایە هەر لە مزگەوتەکانیشانی بەبێ ڕەچاوکردنی بابەتە پزیشکەکان ینی شتدانرێ بۆ گەورە و پچوو وەکو یەکتری وەکو یەک ینی شیرینێکی زۆرە خورێ ئایا جەنابەت باست کرد بەس ئەمەوێت تەکید لەوە بکەینەوە ئایا ئەم جۆرە خواردنە ئەم جۆرە هەڵپەکردە بۆ شیرینی و ئەم شیرینە زۆر خواردنە شتێکی ئاساییە بۆ مناڵ بەدڵنیاوە نەخێر چونکە وەکوتمان هەتا بۆ کەسی گەورەش ئەگەر بکرێ بەو شێوازە نەبێت ڕاستەکەی باشترە کە دایک و باوکەکە بۆ خواردنی خۆشیان هەر بەو شێوازە بێ بۆی مناڵەکە لەسەر حاڵەتە ڕابێت بیدایەت ئەگەر بەدەنکە خورمایەک بێت یان ئەگەر زۆر حەزیان کرد مناڵ زیاتر حەزی بە بابەتی شەربەت و خواردنەوەکانە ئەگەر فرێش بێت لەوەی باشترە کە ئامادەکراوە بێت کە بڕێکی زۆر شەکری تێکرێت بە شێوەیەکی کەم بیخوات و لەگەڵیشیە وردە خواردنەکانی تری پێ بدرێت چونکە زۆر خواردنی شەکر خواردنی شیرەمەنی وای لەکە مناڵەکە زوو تێرە بێت چونکە ڕێژێکی زۆر شەکر لە جسمیا بەرفێڵی لێکە دواتر بە خێرایی ئەو شەکرە دابەزێتەوە جارێکی تر بۆی دەردانی هۆرمۆنی ئەنسولین بۆ کۆنتڕۆلکردنی شەکرەکەی ناو لەش بۆیەتر مناڵەکە هەست بە بێهێزی و خەواڵوی و ئەمانە ئەکات بۆی بێجگە ئەوە کە زەرری بۆ گەدەی مناڵەکەشە بێت حاڵەتێکی بۆ دروست دەکات کە تووشی ناڕێکی هەزمی خواردنەکانی ئەکات بەرەو بە هیچ شێوەیەک باش نییە کە بەدەقەیەکی خێرا و خواردنە شیرینەکان بە تایبەتی بابەتی شیرینی دروستکراوە دکتۆر لە بینی ینی لە نێوانی پارشە و لە نێوانی ژەمی ئێوارەیە لەوێ ژەمێکی سوک هەیە هەندێک ماڵ گرنگی پێدەن و ئەویش بە خواردنی پسکیت و کولیچە و گوڵە بە ڕۆژە یعنی بەڕاستی ینی خەریکە ئەبێ بە مۆدێل ینی لە هەندێک خێزانە نەریتە لە ڕەمەزانیش و لە ڕەمەزانیشە بە تایبەتی ینی جبس خواردن و ئەوانە ئەو خواردنە وشک و تون و ئەوانە زیانێک مەسەرم بۆ منە لە مناڵ و تەنانەت لەوە مێر منداڵ و گەورەکانیشەدا خۆی بە شێوەیەک ئام پێش خەوتن بە 2 ساعت بۆ 3 ساعت باشتر وایە هیچ نەخۆی لە کاتێک ئینسان کە ڕەمەزان نەبێت شتێکی وان نەخوات چونکە خواردنی بەو جۆرە خواردنانە کە ڕێکی زۆر چەوری و شەکریان هەیە یعنی وەکو پێوتمان پێگاتەیەکی خواردنی خۆراکی باشیان نییە لەبەرەوە زیان زیاتر هیچ ئیسفادەیەکی بۆ نەک کەسی مناڵ نە کەسایەتی گەورەش نییە تووشی چەنەها نەخۆشی ئەبێت یەکێک لەوانە وەکوتمان سوئی هەزم و هەزم نەکردنی خواردن و هەستی زوو تێربوون کە مەژواکە مناڵەکە یان کەسی گەورەش تەنانەت بەشێکی باش خواردنی پێویست نەخوار ڕۆژانە ئەمەش لە ڕۆژی ڕەمەزانە زیاتر پێوەی دیارە بێ هیلاکی پێوە دیارە بێت هەنێ جار بێحوەسەڵی و تووڕەبوون ئەمانە هەموو زیانەکانیەتی کە ئەو کاتانە بۆ شێوازە خواردن بخورێن وە باشترە لەو بینە چونکە ئینسان چ مناڵ بێت چ گەورە بێ بە ڕۆژ بە ڕۆژوو بۆ کەمێک نەبێت ینی بڵین دوای ڕۆژوشکاندن شلەمەنی و ئاوی نەخواردێتەوە باشتر وایە زیاتر بە وردە و تەدریجی احتیمام بە خواردنەوەکان بن بە شێوەی ئاو زیاتر ینی بە شێوەی پەرداخ و چەند دقەیەک یا چەند
نیم ساعت جارێکە ئاوا پەرداخێک ئاو بخورێتەوە وردە و نابێ ئاویش بە مناڵیش کە بە تایبەتی کە ڕۆژوو ئەشکێنێ هەتا کەسی گەورەش لە پڕ بە دەفعەیەکی زۆر ئاوێکی زۆر ینی ئاو زەڕورە کاتور بۆ مناڵش بۆ گەورەش ڕورە بە دڵنیایە و بەس بە شێوازە بێ وردە هەتا دەمی پاش تا ئاگاتە پاش بەس کاتۆ ئیسە خۆی هەر کاتویۆن بەعام کە ئێمە ڕۆژۆشکین جارە هەر بیرمانە چی ئاویش خۆی ئەو زیانی نییە ینی کاتەکە فێنکە ئەگەر خۆت وشک بووبیتەوە و هەستی چینوێتی و زۆر بێت خۆت ئێرادیان داوایەکەی لەبەرەوە حاڵەتێکە کە بیرە بچێتەوە یان ئەوە تا زۆر بەسیت بیرە لەسەر ئاوەکە نامێنێ یا چاخۆی یاشتی ترە خۆی بەڵاتە وەچێت تۆزی شەربەتێکە خوارد بێ بیرە نەبێ ئەوانش دوای ئەوە خواردنیش بەشێکی یان بەتایبەتی ئەگەر سەوزە و شلە بێت بەشێک بڕێک ئاویشی بەڵام بەوا باشترە ئەگەر خواردت ئاوەکە زۆر نەبێت دکتۆرێککە لە ئەو شتانەی مناڵ ئەوەیە کە مناڵ خۆمان نەزانین هەڵسوڕانی زۆرە و عجوولی زۆرە ینی جاریوان لە مانجی ڕەمەزانە دایک و باوکەکان ئەندازێک بە حوسەڵا بن ڕێگری لە یاریکردن و لە عجوولی و نازم ئەمانەی مناڵی شەگرن تا چەند ئەو ینی شەوەیەک تەعامل بکەین لەگەڵ مناڵەکە دیسان ئەو خواستی یاریکردن و جۆڵەیەشی هەبێ و زۆر فەوزاژ لە ماڵەکە دروست نەکات ڕێگەریکردن بەو ڕەهاییە زیانی لێ نایەت وڵی خۆی لە ڕاستیە مناڵ کە بە ڕۆژوو بوو هەیەە فرەجوڵەن یعنی ماشەڵات چالاکیان زیاترە چ لە ماڵەوە بێت چ لە دەرەوە بێت خۆی وا باشترە دایک و باوکەکە ئامۆژگاریان بکەن بەوەی کە حتا ئەگەر مناڵەکە لە قوتابخانەشە بێ مامۆستایان بە تایبەتی چووکە لەوە چێفترێک لە مناڵە لە بەردەمی دایک و باوکیان نەبێت لە قوتابخانەکانە ئەگەر بە ڕۆژوو بن هەر چالاکیەکی ڕۆژانەیان هەبێ یا یاریەکیان هەبێت کە تۆزێک وا بکات کە ئەم مناڵە تاقەیەکی زۆر سەرفکات لەو فترەی بە ڕۆژووبوونا ئەو حاڵەتە ینی کەمی کەنەوە نەک بە تەواوەتی لی منعەکەی بەڵام بۆ من ئەگەر مناڵێک ماشەڵا ڕۆژانە سەعاتێک جوڵەی هەبێت بۆی کەم بکرێتەوە ئەو حاڵەتە بۆی کەمتر وزە سەرفکات بۆی کەمترین زیانی پێ بگەێنێ بەڵام نەک بە حاڵەتێک بڵێن دایک و باوکەکە بە هەڕەشە و تووڕەبوون چکە ئەمە چاری مناڵەکە ناکە بە دڵنیایەوە ئەگەنە بۆ مناڵی بە ڕۆژوو باشتر وایە تۆزێک لە چاو جارانە چالاکی و جوڵە و حرەکە و یاری وەرشوشتەکانی کەمتر بێت کاتۆ بەنسبەت گەورەوە سە بە ڕەمەزان ڕۆژوە گرێت یەکێک لە دەستکەوتەکانی مانگی ڕەمەزان لە ڕووی جستەییەوە بریتێلەوەی کە کێشی داوەزێگەر قەڵەو بێت ئەمە دەستکەوتێکی باشە بۆ کەسێک قەڵەو بێت و حەسبکە کێشی داوەزێ بەس ئایا بۆ مناڵ سروشتی کێشی داوەزێ لەبەروی فترەکە بڵین مانگێکە و حاڵەتێکنی بۆ شێوازەی کە مناڵەکە بڵین کێشێکی زۆر دابەزێ تەنها لەو مناڵانی کە کێشەیەکی خۆیان ئەو کێشەیەکیان هەبێت لە ڕووی جەسەدی نەخۆشی بێت یان هەروەکارێک کێشدابەزینیان ئەبێت ئەگینا بە شێوەیەکی ئەم چکە مناڵەکە بەرپارشێوە کات و خواردنی ئێواران نەخوات لەبەرەوە کێشێکی وای نابێت لەسەر دابەزینی کێشیان ئەگەر بێت و ینی تاویز بکرێتەوە خواردنەکەیان کاک دکتۆر ئێستا تەمان دایک و باوک ئەندازێکی زۆر دوو کەسی عاتیفین بۆ مناڵەکەیان ینی زۆر جارەکەوینە لە نێوانی ئەوەی کە مناڵەکە بە ڕۆژوو بێ و یا بە ڕۆژوو نەبێ ینی بە خەبەری کەینەوە بە پارشێ و یا بە خەبەری دەکەینەوە ینی جاری وایە دایک و باوکەکە چکە مامەڵێکی عاتیفیەکەن لەگەڵیا پارشێەوە هەڵی ناسێنن ئەو بەیانیاڵە حتمما بە ڕۆژوە بم خۆی بسڕە لەسەرەوەی بە ڕۆژوو بێ یا مەسەلەن بۆ نمونە پێیان خۆشە بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەوە هەرە لە حای خۆیەکە دایک و باوکێک ئێستا پرسێ لە تەمەنی چەنە مناڵەکەم بە ڕۆژوو بێ باشە یعنی خۆی مازانی کە لە مناڵێکەوە بۆ مناڵێک جیاوازانی پێکاتی جستەیی و ئەوانەی ڕەنگە یەکی خۆگر بێکی ئەو نەخۆ نەگرێ بەجددی مناڵ لە چەند ساڵیەوە دەستکا بە ڕۆژوو باشە بڵێ هەروەکو باسی کرد ئەو دوو جۆرەیە یان ئەوە تا مناڵەکە خۆی حەزەکە وەکو دایک و باوکی بە ڕۆژوو بێت یان ئەوە تا دایک و باوکەکە حەزەکەن مناڵەکەیان بڕابێنن لەسەر بە ڕۆژوو بوون بۆیە وا باس ئەکرێت کە مناڵ ئەتوانێت لە تەمەنی 7 ساڵیەوە بەو شێوەی کە باسمان کرد بە تەدریجی بۆ نمونە یەکەم جار بە 4 ساعت دواتر بکرێ بە 6 ساعت تا 8 ساعت تا ئەگاتە تەمەنێک یعنی ئەگەر بتوانێت بە کاملی هەمووی بکرێ دایک و باوک ئەتوانن کە مناڵەکەیان بە ڕۆژوو بوو بە تایبەتی دایک کە خۆی زیاتر لە ماڵەوە چاودێری مناڵەکەیە کات چەند نیشانەیەک ئەگەر لە مناڵەکەیە دەرکەوت بەو نیشانانە هەستەکە کە مناڵەکەی ئەو ڕۆژوە تحملی ناکاریان زیانی پێ ئەگەێنێت ئەگەر هەستی کرد مناڵەکەی نیشانەی وشک بوونەوەی هەیە مناڵەکەی تەرکیزی کەم بۆتەوە
مناڵەکەی هەست بە سەر ئێشە و بێتاقەتی ئەکە ئەمان نیشانەی ئەوەیە کە مناڵەکە وشک بۆتەوە شەکری ناولەشی دابەزیەوە بۆیەوە باشترە لەو کاتە ئەگەر چەند ساعتێکی شتێپەڕی بێ لە ڕۆژبوونەکەی بۆی زانی پێ نەگات خواردنی پێبات و ڕۆژەکەی پێ بشکێنێت مادام قەراری یاوە کە مناڵەکە خۆی بە ڕۆژوو بێ یان دایکە باوکەکە خۆیان حەز دەکەم مناڵەکەیان بە ڕۆژوو بێ باشتر وایە پاشەوی پێ بکەن یعنی لەو ڕۆ ئەگەر بۆ مەسلحەتی مناڵەکەیان بێت باشتر وایە پاشێوان ئەویش بە خەبەرکەنەوە لەگەڵ خۆیانە ئەو چەند خواردنە بە سوودی کە باسمان کرد لەگەڵ دایک و باوکی بیخوات بۆی زیاتر تحملی ڕۆژوەکە بکە و کەمتر زیانی پێ بگەێنێت. کاک دکتۆر جاری وا هەیە بناڵەکە بە ڕۆژووە بەڵام ئەوەکو جەنابەت ئاماژۆ پێکرد ئەویش ئەوەیە کە چەند حاڵەتێکی باو بڵێن جیاوازی لێ دەرەکەوێ بە تایبەتی دوانەوە ڕۆیان بۆ بە تایبەتی تریش نزیکە ئەسر و دوای ئەسر و ئەوانە کە نزیکی مەغریبێ مناڵ زۆر لەو کاتەیە جوڵی کەمە بێتەوە وەروەها بە جۆرە لە جۆرەکان ئەم جاریان مناڵەکە ئلحاحەکە لەوەی کە ڕۆژەکەی بشکێنێ جاری وهەیە دایکەکە یا باوکەکە نایڵێڵە چکە چەند کاتژمێرێکی کەمی ماوە لەو حاڵەتانەیە ئینسان ڕێگا تەندروستیەکە کامەیە بیگرێت ینی باشە وڵێ ئەگەر کاتی ما بێت بۆ نمونە زیاتر لە 2 ساعات و ساعتی ما بێت باشتر وایە ینی لایەنە تەندروستیەکەی مناڵەکە لێک بدرێتەوە چونکە دابەزینی بە تایبەتی وشک بوونەوە دابەزینی شەکر ئەمانە زیان بە مناڵە گەیانێ هەنێجار تووشی حاڵەتێکی تەشونەجات و جۆری ینی وەکو گەشتکشتی دێت ئەگەر بە تایبەتی مناڵەکە بچووکتر بێت بۆیە وا باشترە لایەنە تەندروستەکەی لێک بدرێتەوە باشترە بەڵام ئەگەر هاتوو کاتێکی کەمتر بێت ئەویان ینی ئاساییە تا وگاتە نزیکی بانگ و ڕۆژەکەی پێ بشکێن کاتۆر بەنسبەت ئیرادەی مناڵ ئیرادەوەی کە بڵین توانای بەرگەگرتنی هەبێت سەبری هەبێت ئەم شتانی هەبێت ڕۆژوگرتن بۆ ئەملایەنەی مناڵ ئەوانەی تەمەن بۆ مقیاسی کە جناوە باسە کرد کە لە تەمەنی خۆیان بیگرێت ئایا لە ڕووی ئیرادە و وزە و توانەکانی بەهێزەکات یا مقاومی بەهێزەکات مقاومی جسمی بەدڵنیایە وەکو هەموو شتێکی تر کە مناڵ ڕاهات لەسەر تەدریجیان ڕاهات لەسەر ڕۆژوگرتن ئیرادە و بڵین لایانی بەدەنی و ئەمانەشی بەقەوە دەبێت ساڵی یەکەم لەوە کەمتر بێت لە ساڵی دوم بڵین ڕەمەزانی دوم ڕەمەزانی سێم لەوە باشتر بێت لەبەرەوە بۆ شێوازە بکرێت بەدڵنیاییەوە لە ڕووی دەرونی لە ڕووی جستەیەوە مناڵ زیاتر ئامادە ئەبێ بۆ ئەوەی کە بگاتە تەمەنێک جاری وایە نەگەشتوە تەمەنی باڵغبوونیش بە تەواوەتی بە ڕۆژوو ئەبێ مناڵ ئەبینین ئێمە تەمەنی 9 ساڵە 10 ساڵە بە تەواوەتی کە لێ پرسی کێشەیەکی نیە و هەموو سی ڕۆژەکەی مانگە ڕەمەزانی بە ڕۆژوو ئەبێت دکتۆر ئێوە شتێکتان هەیە وەکو ئامۆژگاریەک وەکو ڕەچەتەیەک بۆ دایک و باوکان بە تایبەتی چکە پسپۆڕێکی تۆ لە بواری مناڵانە و بواری مناڵیش حساسە ینی هەسارێکی زۆرە بێ لە بەرامبەر مناڵە بە تایبەتی ئەو تەمەنە دیاریکراوەی کە هەیە بەس شتێک هەیە ئاوا وەکو ڕەچەتەیەک وەکو عینێک کە بگوترێت دایک و باوکی بەڕێز ڕەچاوی ئەم خاڵانە بکە بۆەوەی کە مناڵەکەت هەم بە ڕۆژوو بێ هەم سەلامەتیش بێ ڕاستیەکەی وەکو ڕەچەتەیەک و وەکو نووسراوێک شتێک بدرێت بە دایک و باوکان نییە بڵین بەڵام هەر زیاتر لەو ڕێنماییگاریانە و ڕێنمایەکانە زیاتر ئیتر چێ بە ئەو کاتەبێک کە ئێمە خۆمان نەخۆشەکە بینین پێڵین یان چ لە ڕێگەی پیج و ئەکاونتەکانەوە کە بڵاو کرێتەوە یان ئەگینا وەکو بڵین ئێمە زانستیانە بۆ تایبەت بۆ ڕۆژوشت بڵین ڕەچەتێکی وامان هەبێت تا ئێسانەوە هەردیارە لەوە کات ڕەشەتەکەش بۆیە دروست ناکرێت چکە وەکو جناب فەرمووتی عنی مناڵ لە مناڵێک و مناڵێتتر فەرقەکات هەش مەرج نیە هەر تەنانەت عمرەکەش ینی تەمەەکەش دەخاڵەتی تیا بکات توانەکانی وە بارسایی جسمی قەڵەوی و زەعیفی توانای جستەیی ئەمانە هەمووی کاری خۆی کات و لەبەرەوە ئەکرێ بە بڕێنماییەکانە و کەسە شتانە بدۆزێتەوە کە پێویستە بۆ مناڵەکەی بیکارێکە ئێمە هەر بە جۆری پێکاتی خواردنەکانی پێڵین چکە مناڵ هەیە بۆ منێسا حەزی لە هێلکە نییە هەیە حەزی لە گۆشتە هەیە حەزی لە شیر نییە بەو شێوازە جۆری خواردنەکان و پێکاتی خواردنەکانی بۆ دیارەکەین کە ئەمەیان پێویستە بۆ پرۆتین ئەویان پێویستە بۆ مادەکانزایەکان ئەویان بۆ شەکر و وزە بۆ چاوریەکان ئیتر دایک و باوکەکە خۆی بەپێی تەبیعەتی مناڵەکەی کە حەزی لە چ جۆرە خواردنێکە ئەتوانێت ئەوەی بۆ هەڵبژێرێت کەواتە کەلتور ئەو پرسیارە لێرا بکەین باشە یعنی ئەو خواردنانی سەرجەناب تەصنیفاتەکەی باس کرد ئەو خواردنانی مناڵ زۆر زەڕورە بیان خواچی بچین فعلەن ئەوەش زۆر گەرەک دکتۆر چووکە باست کرد لەوەی شیرینی نەخوا یا مەسەرەن بە ڕێژێکی زۆر ئاو نەخوا چۆری نەخوا بەڵام گرنگە بزانین
بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە مناڵەکە لە دەستی چووە بەهۆی ڕۆژۆکەوە بەچی قەرەبوویە کاتەوە باشترین خواردنەکان چین؟ زیاتر ئەوەیە بۆ نمونە کە مناڵ بە ڕۆژۆ بێ زیاتر کەمێک کێشەی وشک بوونەوەی ئەبێت ئەو بە شێوەیەکی ئەو شێوەی باسمان کرد کە بەدەتیجی بیخوات لەگەڵ ئەو خواردنەی کە پرۆتینی زۆرە زیاتر لە هێلکە گۆشتی سوور مریشک ئەگەر هەبێت لەسەر سفرە و ئەو خواردنانی کە بابەتی ڕیشاڵ و ئەلیافی زۆرتیایە کە ئەمەش بۆ گەدی مناڵ و بۆ سەحەتی مناڵ ئیسفادەی هەیە چەرەسات باشەکاتەوە بۆ مناڵ شتەوەی چەرەسات بەڵێ ئەو چەرەسات هەم پرۆتینیشی تێ هەم چاوریش بڕێک باش وزەشی تایە لەگەڵ لەسەر سفرە عادەتەن ئێمە لەوە نەبوو بە عادەتی سەرسفرە ئەبێ میوەش هەبێت میوەش ضرورە و لەگەڵ سەوزە بەداخەوە مناڵی ئێمە کەمتر ینی وا فێر بووە کە سەوزە بخوا چکە سەوزەکان بە شێکی باش کانزاکانی تایە و هەم بڕێک باش ئاوی تایە کە بۆ مناڵ ئەوەش کە بڕێکی زۆر بابەتی شەکری تیا بێت و هەروتمان ڕیشاڵی تیا بێت نانە بە تایبەتی ئەگەر نانی سپی نەبێ نانی بۆر بێت ئەوەش ئیسفادەی هەیە. کاک دکتۆر پرسیارێکی تر ئەوەیە سەبارەت بە خواردن ئێمە کە لەسەر سفرە دانیشین ئێوارە ئەمانەوە مناڵەکەش وەکو ئێمە نان بخوا ینی ینی زۆر بە خێرایی بیخوا زوو تێر بێ نەوەستین لەسەری بۆی بە شوێنی نانەکەی بخوا و زوو سفرەکە هەڵگەرینەوە خوشکەکەی بچێ قاپەکان بشوە ئەوانە بەس تعاملی خواردنی مناڵ وەتوانێت وەکو ئێمە خێرانان بخوا و بیجوێ و هەزمی کا و نازانم هێنی کا بەوەی کە ئێمە دوانەکەین لە عیبادەتکردنمان هینانانی ئێوە وەسیتان بۆ ئەوانە چییە؟ بەتەکید نەوەڵات جیاوازە چونکە مناڵ هەر خۆی ینی لە چاو کەسی گەورە تۆزێ خاوتن نانەخوا و بۆ سیحەتیش و بۆ تەندروستی مناڵەکەەوە باشتری شەهلە بە هێواشی و لەسەر خۆنان بخوا پەلی لێ نەکرێت چونکە ئەگەر مناڵ بە تەبیعەتی خۆی هەنێ جار کەمتر لە چاو کەسی گەورەیە خواردن ئەجوێت و تربەی جارەکان خۆی پێشەوەی بە تەواوەتی بکە قوتی هات دکتۆر جاری وایە بە سوور بە کەوچک ئەکەین بەدەمێەوە غەڵەتیان هینی بۆ کەنیاری بۆکەی بەس لە پێناوەوە زۆر هێواشی و لەسەر خۆ بیخوا و طبعا ئەو بڕش کە مناڵی خوا فەرقی هەیە لە کەسێک کە کەسێکی گەورەی خوا چونکە ئەو کالۆریە کەسێکی گەورە پێویستی پێێتی ئەتوانین بڵێن نیوەی ئەو کالۆریە کە مناڵێک پێویستی پێێتی بۆیە بەشی حسەی مناڵەکە ئیخوا ئەو کالۆری کە ئیخوا ئەو نەبەسە نابێت زۆری لێ بکرێ چونکە ئەگەر زۆریشی لێ بکرێ و بەشێکی زیاد لە خواردن خوا تووشی تەسەموم و سوئی هەزم ئەبێ لەوە چێ زیان بە مناڵەکە بگێ حتا کە تو جاروایە مناڵ خۆی ئەو عملیە کابە ینی عملی بەکردداری کات دوو کەوچکە خۆدای هەڵسیە فڕێک لێدا بە ناو ماڵەکەەوە گەڕێت و مەزەمە هەر خۆی هینە ئەو خۆی هەر سروشتی مناڵە بەڵام هەنێ مناڵی ژەیە بۆ خۆ دزینەوە ئەوە ئەکات مناڵانی کە کەم خۆرن خاوە خۆن بۆی کەمتر بخوا چکە حەزی لێ نیە خواردنەکە لە بەردەی مناڵ وریایە لەوەی کە گەورە بخەڵەتێنێ وەڵامەتەشی ڕاستە دکتۆرە ئەی هونەرێک هەیە بۆ دایکان بە تایبەتی کە ئەو خواردنەی کە ئەمانەوێ مناڵەکە بیخوا ینی بە شێوەیەک بۆی سازکن بۆی لێ بنێن کە بیخوا ینی نەک ئەوەی ینی خێزانەکە چۆن یەوێت ئاوا وەکو ئیشەکانی شێخ دیارەزان بۆی بکەن بە شۆربایەک بە تونینێتە بەردەمی بۆی نەخورێ یا حەزی لێ نەکە شتێک هەیە لەوە وەکو هونەری چێژ لێنا بۆ مناڵ بەتایبەتی ئەوە تەسیری هەیە بەڵام ئایا لە مشتمە ئێمە دایکی ئەتوانی کە ڕەمەزان بێ بەڕۆژ ئەو شتەکە بە مناڵ لە بەشکم لە ڕەمەزانە بتوانن بەڵام حتا جۆری قاپەکەی بڵێن کەوچکەکەی ئەوانە تەسیری هەیە بۆ مناڵ بنمونە خواردن هەیە مناڵ بە جۆرە لە جۆرەکان حەزی لێ ناکە ئەگەر بە شێوەیەک بکرێ باشترە گۆشتە ئەگەر ئێمە زۆربەی جارەکان ئەپرسین زۆربەی دایک و باوگەڵی مناڵەکانمان حەزیان لە گۆشت نییە ئەڵێن ئەی بە شێوەی کەباب ئەڵێ کەباب بەخوا ئەی شفتە لە شفتە ئەخوا یا قیمە سووری بۆ شێوازە بکرێ بۆ نمونە ئەگەر مناڵەکە گۆشت نەخوا ئەتوانێت بە شێوەی کە جار وایە مناڵ سەیری فلام کارتۆنێکە حەز لە شتێکە کە لە فلام کارتۆنەکە یا تۆ مجلەیەکی بۆ بیتەوە کە هی مناڵان ڕەنگی ڕسمی میوەکان و خواردنەکان و ئەمانە خۆی بۆ خۆی ئەمە شەهەیە کات و یا حەزی لێ کات ئەوە تەسیری هەیە بە تایبەتی ئەگەر مناڵ زیاتر ئێستا مناڵی ئێمە زیاتر ئایپادیان هەیە و سەیری یوتیوبەکەن ئەو مناڵانەی کە متابعیانەکەن لە قناتی یوتیوبە خۆیان ئەو خواردنێ بخۆن مناڵ شەهەیە بۆ سەر ئەو خواردنانە بۆی دیقەتمان ناوێستا مناڵی کوردی ئێمە زیاتر لە سەهی ئەوان ناکاتەوە زیاتر حەزی بە فینگری سوورکراو هەیە بە بێرگەر هەیە بە لەفە هەیە
ئەو شتە خواردانە سەریعانەی کە ئەوان یاردەیەک هەیە کاک شێخ لە دکتۆری بپرسینەویش مناڵی قەڵەو یعنی مناڵەکە تەمەنەکەی مەسەلەن تەمەنەکەی کەمە بەڵام کێشەکەی لەسەرەوەیە یعنی ئێمە توانین لە ڕەمەزانە وەکو فرسەتێک ئەمە ینی بە جۆرە لە جۆرەکان بقۆزینەوە بۆی کە مناڵەکەمان کێشی ئاسایی بێتەوە توانی سوود لەوە وەربگرین دکتۆر بۆ مناڵی گەورەتر لەوە ئەوە زۆر ئیسفادەی هەبێ بەڵام بۆ مناڵێک کە بچووک بێ تۆزێ کۆنتڕۆلکردنی خواردنی زەحمەت بێ ئەکرێ ئەوە بەڵام تۆزێ زەحمەتە چونکە عادەتەن ئەو مناڵانی کە کێشیان زۆر بێ وا فێر بوون کە خواردنێکی زۆر بخۆن لەو ئەچە کاتێکی زۆری بێت تا ئەمریان لەگەڵا بکرێ بەدابەزین ینی کێشی هۆرمۆنیان هەیە کات جار وەلو زۆربەی زۆری ئەوانە بەهۆی خواردنەوەیە بە تایبەتی ئەو خواردنە خێرانەی کە باسمان کرد چونکە خواردنێکی کەم و تاقەیەکی زۆری زۆری هەیە مناڵەکە زوو ئێخوات و تێرە بێ بڕێکی زۆر کەلۆری وەرەگرێت و جسمیشی قەڵەوە بێ بەڵام لە هەمان کاتە ئەو خواردنە پێکاتەیەکی باشی کانزای و پرۆتیان نییە بڵین کە مناڵەکە ئیسفادی پێ بگەێنێ بۆیە تەنها لە ڕووی کێشەوە زیاد بێ کۆنتڕۆلکردنی ئەمانە تۆزێ زەحمەتە ئەگەر مناڵەکە بچووک بێ چونکە ئەگەر لەبەر چاوی تۆشەوە نەبێ هەنێ جار لەوانە بە تحملیان نەبێ وچن مەگەر سەلا دۆشتەکەیان لێ قفڵکەیت وەزم دکتۆرمان زۆرمان دووکە نازانم تۆ پرسیار وەڵام ماشەڵڵا هەموو شتەکانی باس کرد کاکتۆر دەستکانە خۆشگەشتێکی گرنگیش ئەوەی کە باسمان نەکرد بۆ مناڵی نەخۆشە ئەو مناڵانی کە نەخۆشیەکی درێژخایانیان هەیە لێوانە پرسن دایکان و باوکان بە تایبەتی نەخۆشی شەکرە یان نەخۆشی درێژخایانی بورچیلیان هەیە هەر علاجی هەیە ئەم ناڵانە تۆزێک ڕۆژوبوون بۆیان زیانیان پێگەێنێت لەبەرەوە ئەگەر بکرێت هەر حەزیان کرد بە ڕۆژوو بێت ئەبێ لە ژێر چاودێریەکی وردی دکتۆرا بێت بەتابەتی دەرەجەیەک ڕاست زۆر ڕاست دەستکانە خۆشەکات وریانەمە زۆر عزیزی جنابتوانە سۆسپاسی شوانەکەین خۆدەکەمان و وڵامی پرسیارەکان دەست خۆش بێ بەتەکی ئەو فەرمایشتانەی جەنابەت سوودێکی زۆری هەیە بۆ دایکان و بۆ باوکان بە تایبەتی بۆ دایکان چونکە ئەوان زۆر تەعامل لەگەڵ مناڵەکەن هێوادارم ینی بەرنامەکە جگای سوود ببێ بۆ ئەوان و گوێبیستی فەرمایشتەکانی جەنابەت بوو بن جارشکە سوپاس دەکەین خۆشحاڵ بن کە دیسان کە هاتیتە ناو بەرنامەکە و وەڵامی پرسیارەکان داینەوە زۆر سپاس بۆ ئەوەش سپاس دەکەین بەڵ خۆشویستان نەچینە ناوبڕێک و دواتر لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامە بین. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. کاک شێخ بەڵێ وردە بەرنامەکە بەرەو کۆتایی ینی زۆرینەی ڕۆشتووە بەڵام
هەستم بە ناڕەحەتی و ناساغێکی تۆ کردووە چییە مەسەلە ینی وڵی هەر خۆم تقریبا سبحانەوە لە ئەوەی ڕەمەزان و تا ئێستا هەر سەحتم تەواو نییە بەری نەهێت ماومە بەڵام ئەوەی ئیمڕۆ شکر باشم سا حالیان بەڵام ئیمڕۆ ئەمشەو تقریبا ئەوەی کە لەگەڵ دکتۆرە باس دەکرد تۆزە لە بنا هەبوو پاشیەوەم تۆزە زوو کرد ئیتر شتێکی وایشم زۆر نەخوارد ئەمانە ئیتر وڕیەکەم توش بووە نازانم وڕێ یا مڕیە بەتەچیت مڕی نییە چونکە تۆ مڕیە بێت تێر وڕبی کەواتە تۆ ینی هینت بۆ خواردنی شێفەکان هەیە ئەمڕۆ ئەو بۆن و بەرامەی کە هەیەە ئەو دیمەنە جوانشی کە هەی بوو ینی تاسیری هەیە دەڕەنگە ئەو وڕیەکەی دروست کردی خی گەورە شیفادا سەلامە بێ کاک شێخ بەبزانین ئەمڕۆ چیت هەیە ینی ئەتەوێ چی باسکە چووکە وەکو وتمان تۆ هەمیشە مەسەلەت هەیە و مەسەلە لێ نابڕێ ینی دایمە شتێکی تایبەت بەخۆت هەیە حەزەکەی بگا بە بینەر بزانم ئەمڕۆ هیچ تەیە بە بینەرانی بڵێ وڵی تر کاک پەیوەندیان ئێمە کەوتوینەتە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان ئەگەر لەم کۆتاییەشە فریاب بکەوی نێمە تەوبەیەکی نەسۆح بکەین و بینەران و بیسەرانی خۆشەویست هەموو ڕۆژە بیرمان لای تەوبە بێ شتێکی زۆر جوانی بشتی حافی هەیە طبعا بشتی حافی یەکەم جار ئاوا تەوبەکارێکی ئاوا نەبووە ینی پیاوێکی ئەتیادی بۆ گوناه و هەڵە و بگرە دوور بۆ لە عیبادەت و ئەمانە تا ڕۆژێ لە بازاڕە کاغەزێک کە بینێک سێرەکات لە ناو قڕۆچڵپاوێکەیە نووسراوە بسم الله الرحمن الرحیم هەیشەڵ ئەمە زۆر گوناحە ئاوا بێت هەڵ یەکرێت جوان جوانەی شووا پاک پاکیەکاتەوە ئەچێ بۆ بازار یەک درهەمی پێبێت بشتی حافی لەو کاتە درهەمەکەدا بە جوانترین بۆنخۆشی عەتر اینجا عەترێکی جوان جوان لێە بۆنخۆشیەکات و ئەیهێنێتەوە لە ماڵەوە لە تاقێکی بەرزە وەختە تاقە بووە هەڵ یەکرێ ئەڵێ کەس دەست لەو هینە نەناوە بسم الله الرحمن الرحیم و مبارەکە با نەکەوێتە ژێر پێ و نەکەوێتە شوێنی خراپ ئەخەوێت بشتی حافیە خەوێت طبعا ئیبن جەوزی باسیەم بەسەر هاتەمان بۆ گەڕێتەوە ئەفەرمێت کە خەوت لە خەوا پێیان وت مادەم تۆ کردەوەیەکی زۆر جوانت کرد ڕێزت لە ناوی خواگرت حرمەت و گەورەی ناوی خوات پاراست ئەوە ئێمەش تۆ ئەپارێزین و تەوبە ئەوە بووە هۆی پاکبوونەوەت لە هەرچی گوناهت هەیە هەمووی پاک بوویتەوە و بۆن خۆشی دنیا و قیامەتیش بێ وەکو چۆن ئەو ناوی خوات بۆن خۆش کرد بشی حافی دوایەوە بێت یەکێک لە وەلیە زۆر زۆر گەورەکانی خوا جا زۆر جار کاک پەیوەندێمە هەندێک کردەوە هەیە بە بچووک سەیرەکەی نە دنیا ڕاست لای خوا زۆر گەورەیە حتۆ لە سەلامکردنێک دەستێنان بە سەری مناڵێکە لە شوێنێکە دڵخۆشکردنی گەنجێک یەکێک لەوانەی کە لە مردن نزیک بۆتەوە شتێکی جوانە گەڕێتەوەڵەیە ڕۆژێکیان من لە سیارەکەما بووم مناڵێکم بینی لە ترافیک لایت مناڵەکەمی چاوتۆزی ئاوام بۆ کرد و یاریم بۆ کردوان دەستگیرەوە پێکردین تر مناڵی خۆشویستووە مناڵەکە کەوتە پێکەنین ئاوای کرد لە دایکی ئاوای کە لە باوکی تیها و پیاوەوە کاومانەوەش سێریان کرد و سەلامیان کرد دەستیان کردەوە پێکردنی و سوحبەتێک دروست بوو هەڵێ لەو دنیا کە پیشانیان نامێکی لە کردەوە باشەکانم ئەمە بوو بۆ وتم بۆچی وتیان ئەم ژن و پیاوە ئەچون بۆ محکەمە جیا ببنەوە لە یەک بەس وەختی ئەم سەلامکردن و تۆزە سوحبەتکردنە لە دوورەوە تا بۆ بە سەوس ترافیکلایتەکە ئەوە کە دروست بوو بۆ خۆی ژن و پیاوەکە تۆزە قسەیان کرد و پێکەنینێک ڕوویەوە ئەمانە دوای پیاوەکە پەشیمان بووە دوای تیژنەکە کورە باڕێبکەینەوە ئیسەر ژیانێکی زۆر خۆشیان هەیە لەبەرەوە یەکێک لە چاکە گەورەکانی تۆ ئەمەیە ئەبێت تۆ پیانسم کە ئەفەرمێت تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە پێکەنینە بە ڕووی برایەکی موسڵمانە خۆی بۆ خۆی ئەمە سەدەقەیە جاری وای کاک پەیوەند من لە ڕێگەی کا بە تۆ ئەگەم تۆ بێتاقەتیەکت هەیە ناڕەحەتیەکت هەیە من یەکسەر باوەشی پیاکەم و قسەیەکی خۆش و سەلامێک و سوحبەتێک و ئەمانە وردە وردە ئەو خەفەتە نامێنێ ئەو خەفەتە ئەڕوات ڕەنگە بیرکردنەوەیکی زۆر سلبیت هەبێ بۆ شتێک نەتمێنێ بگۆڕێت چکە نەفسێتی ئینسان یعنی ئینسان زۆر زۆر عاتیفێت تۆ لە یا باسی عاتیفەی دایک و باوکە کرد کە چەند متەئەسیرنەوە کە مناڵ جاری وای استیقلالی عاتیفەی دایک و باوکێکە کە زۆر شتی خراپە خواڵە چکەوان تەساهولاتی لەگەڵاکەن ئاسانکاری لەگەڵاکەن بەتەئکید کاک شێخ مانجی ڕەمەزان هەر بخۆی هەندێک بە قوتابخانەی سەبری ناوە بن ینی چۆن سەبرت تا دروستەکە نەک بە پێچەوانەوە ینی تۆ لە مانجی ڕەمەزانە تووڕێیەکانە زیاد بێ مانای بە ڕژوو نەبوویت ینی ڕاستە دەمە گرتووە تۆ لە خواردن و خواردنەوە بەڵام ئەوەی کەش مهمە ئەخلاقیاتی ڕەمەزانە ڕەوشتی ڕەمەزانی ینی بەڕاستی ینی بە بۆچوونی من ئەگەر ئینسان
لەم قوتابخانەی سەبرایە قوتابی بێ لە مانجی ڕەمەزانە ئەڵەن زۆربەی کێشەکان ینی کەمە بنەوە وانە زۆر جار داتا بڵاو بێتەوە لەوەی کە کەمترین مەسەرەن تونوتیژی و نازانم کارەسات و ئەمانە ڕوویاوە تەنانەت ئەو کەمە کارەساتی کە هەیە ئەو جیرروگرفتانەی کە هەیە گەر ئینسان لە ڕەمەزانە فێری سەبر ببێ بە تەئیید هەم بۆ خۆی هەم بۆ دەوروبەرەکەی سوودێکی زۆرەکانی بۆ نمونە ئەگەر تۆ شۆفێریەکەی لەسەر شەقام ئەگەر کەسێک هاتووە دەستی شکانەوە بەسەر توایە ئەگەر کەسێک بە ڕۆسایدی تۆ هاتووە ئەگەر خێتێک مخالفەی کردووە ئەگەر تۆ ئاگال لەوە بێ کە سەبرەگری ئەگەر تۆ تووڕە نەبی ئەگەر تۆ بەرخوردێکی جوانی لەگەڵا بکەی ئەوە بە دڵنیایەوە هەموو ئەو شتانی کە لەسەر شەقام ڕۆدەن بە تایبەتی پێکدا کێشان و دامی سیارە بە تەجید کەمە بێتەوە جاری وایە کەسێک تۆڕە بووە ئەڵێ توخواتەوە سایقی تۆگەر بڵێ دەینەوەڵا ساقیم ساقێکی باش نیم ینی بە زەردەخەنەیەکەوە بە تەجید کەسی بەرامبەرت دەگۆڕێت دەسە قسەکەی جەنابە ینی یا بەسەر تۆ دوکان ناری کەسێک دێمە بەرخوردی بە جۆرێکە ئەگەر تۆ تووڕەبوونەکەی ئەو بگۆڕی بە شتێکی دیکە بە زەردەخەنەیەک بە ئەوە بە تەجید تۆ خێرێکت دەستکەوتووە تیا لە قوتابخانەکەی مانجی ڕەمەزانە قوتابخانەی سەبرەکەشە بە تەجید سوود وەرگرت کاک پەیوەندیمە مانگی ڕەمەزان و بە تایبەتیش لە ئەخیری مانگی ڕەمەزانە سەر دەشەوی کۆتایی تقریباً لە ڕووی جەستەییەوە ئینسان تۆزە بێهێزە بێت توانەکانی کەمە بێتەوە لەبەرەوە بەڵام بابیر بکەینەوە بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شیوی ئەبوو طالیب لە مەکەیە 3 دانە ساڵ قڕیشەکان حیسارە خەنە سەریان ئابلۆقەیەکی ئابووری زۆر قرس معنەوی و مادی کە نایڵن هیچ خواردنێکیان بۆ بڕوات لە کاتێکا کە تەنانەت ئەفەرمێ حتا سەحابەکان یا ئالوبەیتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەوێ بوون جاری وا بوو پێسەی حیوانیان تەڕە کردەوە کە پێسەیان خواردووە ئەم منە برسیان بووە ئاخر هەر لەو شیوی ئەبوو طالیبا بوو کاک پەیوەند 3 دانە ساڵێک وایە تۆ بە ڕۆژوو نەشکێنی هەر لەو شیوا بوو ئەبوو طالیبی مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم وفات دەکات خەدیجەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفات دەکات جا پێشەوەی کە حەزرەتی خەدیجە وفات دکات بە کاتێکی کەم طبعا لە برسێتی و لە نەخۆشی و لە نەهامەتی و گەرمای ئەو سەحرایە بێ چۆن بوو بێت ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لای خەدیجە دانیشتە بوو ئەت لەو دەوارە شڕ و ڕێی کە لەوێ هەیان بووە خوا خەدیجە گیانێ و خەریکە گیانی دەرەشێت ئەفەرمێ لە سیرا ئەمە هاتوو بە زۆر کەم باسی لەسەر کراوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طبعا حەزرەتی جوبرەئیل پێ فەرمێتە خوارەوە فەرمێ بە خەدیجە بڵێ خوای گەورە سەلامی لێکات لەو کاتا کە خەریکە گیانیات و پێشی بڵێت قەسر و کۆشتێکی لە بەهەشتا بۆ بنیاتراوە لا سەخەبە وەلا ضەجرە فیها یعنی نە بێتاقەتی نەدەنگە دەنگ نەژاوەژا و نەگەرما نە ئەم ناڕەحەتیانی ئێوە لە شیوی ئەبوو طالیبا تووشی بوون لەوێ نامێنێ لە فەرمودای هاتووە کە کۆشکەکە لە مرواریە بەڵێ زۆر جوانە ئەفەرمێ دەی سیرکە پیان سەڵم مژدەکادا بە حەزرەتی خەدیجە خوای گەورە سەلامن لێکە الله چەند جوانە باش ئێمە چۆن وامان لێبێ ئەوە نەخۆشەویستی خوابین تەنانەت لە سەرە مەرگەکانمانە لەو کاتیا طبعا مەلایکەدا ئاوازێکا پەیوەند مەلایکێتە خوار و کۆمەڵی مەلایکە هەن ئینسان ئامادەکەن بۆی کە ئیزرائیل ڕۆحی بکێشێ ئەم مەلایکانە وات لێکن کە مردن ئاسایی بێتەوە لای تۆ چۆن وابین کە محبی ئەوانە بین بەچی وامان لێبێت طبعا 4 خاڵ هەیە زۆر گرنگە لەم کۆتایی مانگی ڕەمەزانە یان لەم 15 ڕۆژەی کۆتاییە ئێمە زۆر گرنگی پێبین ئەویشەوەیە با هەوڵ بین هەرچیمان کردووە لە ڕۆژە سنەتێکی گەورەی پێغەمبەر زیینو بکەینەوە بۆ نمونە لە ناوەڕاستی ڕۆژە 4 ڕەکعات نوێژی سنەتی پێش نوێژی نیوەڕۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گەورەیە ئەجرێکی زۆر گەورەی هەیە ئەو سنەتە جێبەجێ بکەین نوێژەکەی نیوەڕۆمان بە فەرز جوان بیکەین دوای نیوەڕۆ 2 ڕەکعات سنەتی بکەین 6 سنەتمان لەگەڵ 4 فەرز کردومە 10 ڕەکعات یعنی تقریبا نیوە تەراویحێکە تۆ لە نیوەی نیوەڕۆ ئەیکەی ئەگەر بکرێت دوای عەسران خوشکان و برایانی بەڕێز قورئان خوێندن و زیکر و تاعەتیان لەم کاتا زۆر بێ بە تایبەتی لەم سەعات و لەم نیو سەعاتەی کۆتاییە زۆر گرنگە کە تۆ دوعات زۆر بێت دوعا و پارانەوە و زیکر زۆر بێ تەراویحەکانیان بکەن قورئان بخوێنن کە پارشیویشیان کرد 4 ڕەکعات نوێژ یا 8 ڕەکعات نوێژی شەو نوێژ بکەن ئەمە بەڕاستی ئەبنە خۆشەویستی خوا ئینشاءالله زۆر باشە کاک شێخ دەبێت جارێکە وابزانم من سەرێک لە شێفەکان بەمەوە
چکە وردە کاتەکەمان درەنگە بێ تۆش فریاوە کەویت کە خۆدامەدەکەی ئینشاڵڵا بە دوعاکان هەموو ڕۆژێ ئەلحەمدوللا کۆمەڵە دوعای نوێت پێەیە و ینی نازام ئێمە وا چاوەڕێکن کە ئینشاڵڵا دوعاکانی جەنابەت بۆ ئێمەش و بۆ مسلمانان گەورە قبوڵیکەمینەکە ئینشاڵڵا قبول بێ وا تەسەور نەکەی کە تەنها لێرە خەڵک گوێ لەم بەرنامەیە و لە دوعاکانت دەگرێت ئێمە فیدباکەکەمان بڵاتەوە لە دەرەوەش لە کۆمەڵێک لە وڵاتانەوە کە باو بڵێن ئێمان ئاگادا کردێتەوە کە گوێ لە بەرنامەکەگرن و بە تایبەتیش دانیشن بۆ دوعاکان و دەستیش بەرزەکەنەوە لەگەڵ دوعاکانە و ئامینیشەکەن ئینشاڵڵا خۆی گەورە لە ئێمەش و لەوانش قبولکە و ئەو دوعانە زۆر جارەها کە پیاوش نەپیرەکانی خۆمانیان و خوایە دوعای ئێمە نەبێت دوعای مەلایکەکان بێت دوعای پیاوچاکان بێت دوعای ئەولیاکان بێت ئینشاڵڵا ئێمە خۆمان بەڕاستی من خۆم بە شایستەی و دوعانە نازانم بەڵام وەکو عەبدێک کە لێرە ئەو بەرپرسیارەتە خرێتە سەر من کە ئەو دوعایە بکەم بەڵام خوای گیان دوعاکە بە دوعای من نەبێت دوعای وەلیە باشەکانی تۆ بێت دوعای ئەو ژنە ساڵحە بێت کە دانیشتووە بەڕاستی هەزار قاتی من باشە ئەو پیاوەی کە لەسەر جێگە کەوتووە ملیۆنەها جاری من ئەجر و پاداشتی هەیە کە لە جێگەیە کەوتووە نەخۆشە کاک پێویستە جناوە باوکە نەخۆشە خۆی گەورە شیفای بۆ بنێرێ هەموو سەعاتێکی هەموو دقەیەکی ناوان عیبادەتە من ئەڵێم ئامینی ئەوانە دوعاکانی ئێمە پیرۆزەکات و جوانیەکات ئامینی ئەوانە دوعاکان بەرزەکاتەوە نەک دوعاکانی ئێمە ئامینەکانی وان بەرزکاتەوە بەڵێ خۆشەویستان لەگەڵ خۆشەویستان با بەردەوامین ئەچینەوە بۆ لای شێفە بەڕێزەکان خواردنەکانیان پێگەشتووە تەنها ڕازانەوەی ماوانە هەندێکی شتان ڕازانەوەتەوە شێف نەریمان ناوێرم نە بڵم زەڵاتە نەم و قەبیلات دوایی تۆ ناوێکی تری لە بدۆزیتەوە ئەمە چییە؟ ئەوە زەڵاتە ئەومە قەبیلاتێکی بڕوکلی و قەرناویتە تو ئەمە زۆر زەرورە وەرە پێکاتەکەیمان پێ بڵێ لە نوکەوە لە نوکەوە پێکاتەکەی قەرنابیتە وردێکی دوو جوان سوورێکەوە لەگەڵ بڕوکلیە کە سوورە کردەوە جوان گەرمەشامیمان هەیە هەروە بێتەوە تەماتەمان هەیە لەگەڵ بیبەری سۆس بیبەری ئەلوانش توانین بەکاربێنی لەگەڵ جێزەرە هەمانە زۆر باشە ئەمانە دو ئەوە ئەفۆنکە کەچەبیتیەکە بەس نیسبەتیش کەم کەچەبیتە تۆ ئەو کەچەبەت تیژە تونە چییە؟ شیرینە نەخێر شیرینە تونێ نابێت دوای یەک تۆ زیرەشی بەسەراکی کەڵیتر زۆر باشە ئەم خواردنەکەت ئامادە بوو هینە ئەوەی تر ماوە ناوەڵە ماوە ئەمە هەشتێکی ترە ئەمە تقریبا هەروەکو سکالوب وایە بەڵام سکالوب نی ئەمە بڵێن سکالوبە بەڵام هەر ئەوە لە گۆشت میرچەکەمان زیاد بوو کەمان نافرنەکە شێوازێکی سکالوبمان وەرە شێوازێکی سکالوب ینی سنگی مریشک و پەنیرە بەڵێ پەنیرە زۆر باشە ئەی چیت پێوە کردووە؟ پەنیر و تەماتێ بەس ئەو کاتە پێکاتەکەم پێوتی ئەو کاتە داوا دەرمانەکە پێمانەکە مریشکەکە ڕاستە وایە هەمان شتە هەر بەڵێ زۆر باشە ئەی بابزانم شێف دیار تۆ پێت خۆشە ببی بە پێشکەشکار وەکو ئێمە مەسەن پێشکەشکاری بکەیت خۆشەوەڵا باشە ئەگەر پێشکەشکاری بکەیت چۆن بەرنامە پێشکەشەکە هەر حەزەکەم لانی لێرەوە سڵاو لە بینەران بزان گریمان تۆ ئەمڕۆ لە باتی من ئەبی بە پێشکەشکار باشە چۆن سڵاوەکەی چۆن مۆزوعەکەکەیتەوە ئەوانە پێم خۆشەوە زۆر خۆش دەستیاگەڵ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە بەخشندە و مێرەبان من ئەمڕۆ دیار پێشکەشکاری بەرنامەی سی گەوهەر لەگەڵتانم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پێشکەشکارم زۆر باشە زۆر باشە شێف نەریمان بابزانم چۆن بەرنامە پێشکەشەکەی گرت ڕۆژێ لە ڕۆژان نازانم ینی تۆ ماوەسەعباز ئێستا وەرە ماوەسەعباز ئێستا نابێ بە غەیبەت ئێستا بخۆی بەرنامەکە بینێ بابزانم چۆن بەرنامە پێشکەشەکە دێ بەرنامە بۆ خۆیان من سەلیقەی بەرنامە پێشکردن کردم نیە بەڵام کاک دیار باشتێکە لە من تۆش جار ئاخرە لێرە هینێکەکەی ئاگام لێ ئەوە تەخلیدی ماوەسەعباز دەکەم ماوەسەعباز زۆر بە سەوتێکی خۆش واڵێ من زۆرم عەجیبی سەوتی ئەوم بەڕاستی ئەنی زۆرم عەجیبی سەوتی ئەوم حەزەکەم ئەدای ئەو بکەم ینی تەقلیدی ئەو بکەمەوە زۆر باشە شێف دیار ئێستا تۆ خواردنەکە ئامادەیەوە بەڵێ ئەم شۆربای پێم خۆش بوو هەموو کەسێک لەماڵەوە ئاسانە دروستی بکات شۆربای چییە؟ ئەمە نیسکە بەڵام بە گێزەر و بە شعریە و گەنە شامی پەتاتەشی تایە
ئەمە بەو شێوازە زۆر خۆش دروستەکرێت نیسکەکە و پەتاتەکە بێکەوەی سەر ئاگر لەگەڵ گێزەرەکەی بقڵێ باشە ڕێژەی پەتاتە چەندێک بێت بەدڵی خۆتە هەوایان بەدڵی خۆت هەیە حەزەکە تێی نەوێ حەزەکە کەمتری دێکات باشە سەر لە نوێ ئەمە تاکۆ بوو یا کاکۆ بوو ئەوە تاکۆ بوو سەسێری کار لە ئەمە سنگەکەیەکە زۆر باش ئەمان چییە ئەمەشیان ئەو خواردنە غەربیەکەی ئەمونە وەڵای ناکی و زۆر ناخۆشە ئەوە مریشک بە کرێمی چی بوو کاگوت مامزان بیرە ماوە سۆسی ئەفرێدۆ مامەسا ژیان بە سۆسی ئەفرێدۆ بووە سۆسی ئەفرێدۆ باشە بابزانم ئێوە خۆتان چەندێک حەسان لە خواردنی خۆتانانی بە مشتاقی و خواردنی خۆتان نکتێکی خۆشێ لە سەر قسەی ئەڵێن بە شەفێکیان بۆ خواردنی خۆت ناخۆیت یاخە من خۆ بەزانم چۆن دروستیەکەم ئەمە ڕێک پێچوانێکین ئێمە پێچوانێکین باز منەوە خۆتان هەوتانی بینی چۆن دروستیەکەین من زۆر بە کەمی خواردنی خۆم بخۆم حەزم لە ماست و لە پەنیر و قەیماغوانێ زۆر چونکە دایمە ناو ئاگراین چەوری و بەو شێوازەی هەڵم و ئەمانەوەین زۆر تااقەتی خواردنی خۆمان نییە بەس حەزەکەم خواردنی خەڵک بخۆم باش ئەی لە ماڵەوە مناڵەکان حەزەکەن تۆ خواردن لێ زۆربی کات پاشتیوانی کەم حاضرەکەم خواردن ئەو شەوە پاشێوە تام فاصلیا برنج و مریش و هەموو شتێکم لێ قەت لە مەتعەم بوویت مناڵەکان بێن بۆ ئەوێ وەکو داوەت زۆر ئارەوەڵا کە سوکار هاوڕێ دۆستەکانم یعنی هەندێک جار خواردن لێناوە خەڵک بە دیار مۆساوە کاتە من لە شوێنێک خواردن لێنە لەسەر بەنجەڵی مس بەدار باش لە سەیرانە لە سەیرانە هەرڵە سەیرانەکان و تازیەکان بەداخەوە هەوە هەر خۆتی باشە قەت بۆ خێزانت لەگەڵ ڕفیقەکانی بچێ بۆ سەفرە بۆ سەیران و داوا لە تۆ بکە بڵێ تۆ خواردنەکەم وڵی بە حساب داوام لێکراوە بۆ مەکتەبەکەی ئەوە مەزازم کە گونجێ مەکتەبی هەواری نوێ ئەوزانە مامۆستاکانە پێیان خۆش بوو هەمیان کۆبنەوە لە شوێنێکە من خواردنەکەیان بۆ بکەم جارە نەگونجاوە بەڵام هەبوو عنی بۆ تەلەبەوش چونەوە دەرەوە من خواردن بۆیان کردووە لە ئاوەکو جەلابەت ڕۆژێک داواتمان بکەوت لە باخەکەم خواردنەکان لێنێم کاک پەیوەند من پرسیارێکم هەیە لە تۆ تۆ لێت پرسی وتی خۆم خواردنی خۆم ناخۆم جەلێش پرسی وتی ئەی لە ماڵەوە ئەگەر بوویتە لە ماڵە شۆ نایخۆم کەواتە شتێکی تیان خواردن خۆ بەس بەکەمی ئەڵێوەنە ئێمە خۆمان لەگەڵ خواردنی چەور و ئەوانە تەعاملمان کردووە زیاتر حەزمان لە شتی سووکە ڕاستەکە ئەوە دلیل لەسەرەوەی کە ڕەنگە لە مەتبەخە تێر بۆ لە بەرکوڵ و دەمی بجوڵە ینی دایمە بەرکوڵی هەموو یەکەین ڕاستە دەستان خۆش بێ هەنی ئێستا ئێمە خواردنەکەمان تەنها سەبەت کارگەرزانە تاوامەوە تاکۆکەمێک سێری بکە ئەم تاکۆی زۆر زۆر باشە پەیوەندیان تایبەت سۆسانە بەخۆنەوە دەتۆوەرە بزان ئەو سۆسانی کە دروست کردو تایبەتە بەخۆتەوە ئەمە ئێستا سێ ڕنگمان هەیە باشە ئەم سەوزان چییە ئەو پرتەقاڵێت وەرەکە ئێستا ئێمە خزمەتە تاکۆکە هاتە دەرەوە تاکۆکە هاتە بەستور بێ ئەسوور بێ ناقۆی ئەمەش تاکۆ کاکە باسی تاکۆکەمان لە ئەوڵەوە بۆ بکەرەوە باسی تاکۆ لە ئەوڵەوە بکەمەوە ئەڕەوەڵە مان سەرەتا گۆشتی حیوانمان هەیە گۆشتمانە بەڵێتر ئەم گۆشتە سوورەکەینەوە جوان لەگەڵ پیازە کە سوورمان کردەوە بیبەری تێکن بیبەری ئەلوان بێتر مەسەر نیا بیبەری تر بێ شەشەنی هەج بیبەرێ بێ تر دوای کە سوورمان کردوێنێت جوان جوان کرێمێکی بۆ ئەگرینەوە کرێمێکی جوان کرێمێکی جوانی بۆ ئەگرینەوە کرێمەکە چێبریتە لە کرێم تەبخە تۆزێ پەنیری بووکە پەنیر بڵێ تر دو ئەو بەسەریاکەی بەسەر ئەماکەیت ئەکێتە ناو نانەکەەوە دوای بۆ شێوە دەرەچێت ئەکێتە ئەم نانە نانێکی تایبەتە بەڵێ نانی تایبەت ئەمە بەڵێ نوراو بنانی کار دیار ئەمە تورکیەم نانە تورکیە بەڵێ ینی حازر لە بازار بڵێ لە بازار هەیە خڕخڕی ئەو خڕچووکە باشە شێف نەریمان ئەمە بێت چەند لە نافڕ ناوێت ئەمە زۆری ناوێت هەموو حاضر کراوە بەس ئامادە بەس ئەوەی پەنیرەکە بتوێتەوە و بینتە دەرەوە هەرەوە 5 دقیق باشە ئەمە خانمان نەوکو پرسیارێ بکەن نانێت توانن خۆتان بیکڕن ئەمە لە ماڵەوە دروست ناکرێت بڵێن ئەتوانی لە ماڵەوە دروستی ئاسایە هەر بەس لەوە چێ ئاردێکی سپی بێ ئەوە هینە زۆر نەبرژاوە زۆر نەبرژاوە بەتەچی لەبنانەکان ژەیکەن سە تووشی فێر بوو کاکە تۆ سێ سۆست دانا ئەمانە دەچی دروست کردووە ئەم سۆسە ئەمە ماستە ئەم سۆسە ماستە ئەم سۆسان ماستە هەروە بێتەوە مەعدەنووسە لەگەڵ تۆزێ ئۆریگانۆیە
تر لە خەڵاتی هیت و جوان ئەوە دەرەچێت بۆ شوێ دەرەچێت لە خەڵات ئەو کاتی دەنگەکە بەڵ ئەو خەڵاتە ئەو بڵێ باشە ئەی ئەمەیان ئەم سۆسە ئەمان مانووسە ئەمەتریان ئەمان مانووسە ئەم ڕەنگان مانووسە هەروە بێتەوە وەریگانۆی تایە لەگەڵ کەچەبە ئەوشان تایبەتە بمریش ئەو سۆسان ئەو سۆسان ڕەنگێکمان هەیە ئێمە لەگەڵ مانووسە تێکڵاکەین بەس ئەو لەگەڵ بیبەرێکی تونمان هەیە بیبەرێکی تونمان لەگە تونەکە تێکڵ لە ئاساڕین بۆ شێوە دەرەچێتەوە بەس ئاوە جوانت دەرەچێت ڕستمەگری با سەڵفەکە بگرێ خۆی چ ناوێ سەبارەت بەهێن بێڵێن زۆر باشە بادەم بە ڕسمەکە کۆتایی دێ زۆر باشە با بزانم تا چەند لە دۆخی بەرنامەکە ڕازین والله منەڵ خۆتان وەستاون بەڕاستی زۆر ڕازین چونکە هەموو ئەم شتانە خۆمان لەسەر ڕێغمەتی خۆمانیکەن کەس پێمە ناڵێ ئەوە بکە و ڕاستە ئەوە ببێهێنەوە هاوکو کنگرەکە ئێمە بە شێوازی خۆمانێگەن زۆر باشە ئەی تا چەند لە هەموو ئەو پشتە جیاوازانەی کە دێنە ناو بەرنامەکە لە ئامۆژگاری مامۆسای ئاینی لە دکتۆرەکان تا چەند سوودتان وەرگرتووە لەوەی کە دوایی ڕنگدانەوە هەبێت لەسەر سفرەکەتان لەسەر خواردن دروستکردنەکەتان زۆر باشەوە بۆ ئێمە بەتایبەت ئەو دکتۆرە بەڕێزە کە باسی زەڵاتە و ئەو شتان ناکە کە پێشوە خەت شیرینی زۆر کەمتر کرێتەوە زەڵاتەکە بخورێ هاتن بخۆم زۆر حەزم لە شیرینیە وەڵام سەر ماڵە بە زۆر پێم تا دیقەکان باش مامۆستاکە ئاینەکانیشمان بەڕاستی ئەوە من زۆر گوێ بە شتان ناگرم بەڕاستی ڕاستە سوودی لێبینین خەڵکی سوودی لێبینێ دڵنیام ئێوە هیچ ڕەمەزانێکی تر بووە ئاوا بچنە ناو ستۆدیۆیشی ڕەمەزانیەوە و تعاملێکی ڕەمەزانیانە لەگەڵ بەرنامە و لەگەڵ خواردن و لەگەڵ ئەوانە والله من لە دوو کەناڵی تر لە کەناڵ العراقیە و کەناڵی ئەلمەناری لوبنانی دوو بەرنامم کردووە ئەوە لای خۆیان پیشاندرا بڵێن من خۆم نەبینێ بەڵام بەڵێ دوو بەرنامی ئەوم کردو لە سلێمانیە باس کردومە بۆ کەناڵی پایان پار بوو سێ بەرنامەم کرد بەس ئەوان هاتن بەلام بۆ چێشخانە بەس بەدا ئەمڕۆ دەخوا بەزای بە 16 ڕۆژە لەگەڵ ئێوەی شەف نەریمان بۆی گلێمان لێ نەکەی تۆ ناگلی ناکەم تا چەند لە من دڵم گەورەیە لە دۆخی بەرنامەکە ڕازی تا چەند سوودت پێگەیوە دڵنیام لەوەی ئێوە سوودتان کە هەندووە بەس تا چەند بە پێچوانە و سوودیشتن بەڕاستی زۆر سوودمان خاستان ئەوەی بارینی تەندروستێکە بەنامە تەندروستێکە ماوە بڵێن دکتۆرەکە بەڕاستی ئەوە زۆر سوودمان پێگەیاندوە گیان و بە حەقەت سوپاسیان دەکەین دەستیان خۆش بێ و کاکدیا زیاتر لەو بارەوە حەزەکە بەس من زیاتر گرنگیم بە خواردنەکە باقەت کاکدیا زیاتر ژوەگرێ بەخوا کاکدیا زیاتر ژوەگرێ من چونکە من بەبوونیم مەشغوڵی خواردنەکەم ئەزانێکی من بەردەوام گوێم لە تەقی جنینی تۆیە بەردەوام ئەزای بۆ گوێگرم من زۆر کات باوکو کابرایمان لێنێ کە لە فەرمانبەرێک لاوزم شوێنێک داوامیان کردو بوو خەوتو بوو هەموو فەرمانبەرەکان جاگانێ بە کابراکە خەوتووە هەڵە خۆ چەپڵیان ئەوش خبری بێنە خۆ چەپڵێکی لێ پرسیارێکم لێ نەکردم ڕاستە داوا بەتەشی شتێکی باشە کە لێرەوە گوێگرن و لەگەڵ ماندووبوون و هیلاکەتی خواردن دروستکردن ئێوە سوودێکتان پێگا بەتەشید ئەمە بۆ ئێوەش خێرە یعنی ئەو خزانانێک ئێستا تەماشایەکەن تەنەن ئەو زەوقی کەیدەن بە بەرنامەکە ئەوە بۆ زەوقی بینەر ئەوەش هەر سەدەقەیە ئینشاءڵڵەوە لەوەی کە ئەگەر تەنانەت لاساشتان بکەنەوە ینی دروستی کەنەوە جارێککە کە دیسان ئەمەش بۆ ئێوە ئیشەڵا بێ بە سەدەقەوە بێ بە خێر و لە مانجی ڕەمەزانە ئینشاءڵڵا تەرازووی چاکەی ڕەمەزانتان ئینشاڵڵا قورسەکەات بەڵە خۆشەویستان سوپاسی زەیتی کاشۆ و هەروە نەخۆشخانەی بەخشینەکەین لەوەی کە سپۆنسەری بەرنامەکان کردین و هەروە پشتیوانی بەرنامەکان کردووە زۆر جاریش ئەو خواردنانێک کە لێرە دروستەکرێ ئەوانەیە کە زەیتی شلیان ئەوێت یا ڕۆنی شلیانەوێت بە تەجید بە کاشۆ کرێ سوپاس بۆ پشتیوانی هەردوو زەیتی کاشۆ و هەروەها نەخۆشخانەی بەخشین وەڵە خۆشەویستان ئەگەر دەرێنەرەکەمان ناوبڕێکی کورتمان باتێ دوایی ئینشاءڵڵا ناوبڕێکی زۆر کورت دوایی ئینشاءڵڵا لەگەڵ دوعاکانی کاکشێخ بەردەوامە بین و وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە شەڕۆین فەرمون ئێوە ناوبڕێکی کورت بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە
هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵێ خۆشەویستان ئێمە لەم بەرنامەیە ڕاستەکەی بڵین دوو مەبەسمان هەیە مەبەستێکیانەوەیە کە سوودێکی باش بەیەوە بگەێنین هەم لە بواری ئامۆژگاری ئاینەکان و هەم لە بوارە پزیشکەکەش بەوەی کە ئێوە بە شێوەیەکی تەندروست ڕۆژوو بگرن و بە شێوەیەکی تەندروستیش لە مانگە بژین ئەگەر خوا نەخواستە ڕۆژوو لەنجامە لە جێ ئەوەی کە سوودتان پێ بگەێنێ کابێ ڕاستەکەی وابێت زیانتان لێ بدا یا مەسەرن بۆن منە نەخۆشکەون بەتەچیت ئێمە هیچمان نەکردووە لەبەرەوە تەمەناوەکەن کە ئینشەڵا بەرنامەکە لەو ڕانگەیەوە سوودێکی زۆری بۆ ئێوە هەبوو بێ و لە لایەکەی تریشەوە ڕاستەکەی ئێمە ئەم بەرنمەیە لای خۆمانەوە وەکو عیبادەت تەماشاکەین وەکو ئەوەی کە ئەرچێکی ئاینیمان لەسەر بێ و ئەرکە ئاینەکە جێبەجێکەین و لە ئەنجامی شایمە پاداش وەرگرینەوە بۆیە زۆر دڵمان خۆشە ئەگەر چی ماندوو ببین واروەها لە بەرنمەکە ئەندازەیەک بێتاقەتیمان هەبێ ئەوە بۆ ئێمە ئینشاءڵڵا بەڕاستی دەبێتە توێشوو ئینشاءڵڵا و ئێمە بە تەما پاداشتین لەسەری وەریگرینەوە و ئەوەش کە ئێوە لە بەرنمەکە ڕازین تا ئێرە و زۆر جار وەڵامان بۆیێتەوە جوابمان بۆیێتەوە کرد لەوەی کە ئەندازەیەک سووتان لە بەرنمەکە کردووەوە لەبەردەم تەلەڤیزیۆنەکانە دانیشن دایکی وا هەیە ئەڵێ من تۆزێ بە زەحمەت خواردنم پێ دروستەکرێت چونکە بەردەوام لە بین مەتبەخەکە و لە لای تەلەڤیزیۆنەکەەوە هاتوچۆ ئەەکەم لەبەر هۆگری زۆرمان بۆ بەرنمەکە بەتێکی دەمەش بۆ ئێمە دیسان جارێک ئەمەش زۆر خۆشە ئەمەش جۆرێکە لە پاداشکردن ڕاستەکەی لەوەی کە ئێمە ئەو شتی کە پێشکەشتێکین ئێوە گوێی لێ بگرن و پێتان خۆش بێ ئەمەش ئینشاءڵڵا لای خۆی پەروەردگار جارێکی کە ئەبێ بە پاداش بۆمان بۆیە من لێرەوە ئەمڕۆ ماڵاوایتان لێ یەکەم دەتان سپێرم ئینشاءڵڵا بە دوعا جوان و بەجۆش و بە کوڵەکانی کاک شێخ فاتیحی برام ئینشاءڵڵا ئێوەش ئامین و هەروەها دەستبەرزکردنەوەتان هەبێ بۆ ئینشاءڵڵا خوای گەورە دوعاکان وەرگێ و ئامین ئێچێکمان قوبڵ بێ فەرموو کاک شێخ من لێرەوە خۆحەفیزیم لە بینەران کرد و تا بە یەکگەشتنەوەیکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين ارحمنا يا رب العالمين يا رب يا أرحم الراحمين أيو ذاتي يستهلك چون حالي جستي ما نبيني
حاڵی دەرونیمان، حاڵی داهاتوومان، حاڵی ڕابردوومان، حاڵی پێشبوونمان و دوای مردنمان لای تۆ معلوم و ئاشکرا. ئەو زاتەی هیچ شتێکت لێ مەخفی نییە، ئاگات لە هەموو سرتە و ورتەیەکی ناو دڵ هەیە. یا ڕەبی خوای گیان، خاتیرە و خەیاڵەکانمان پاکەرەوە لە گوناه، هەروەکو چۆن جەستە و ئەندامەکانی جەستەمان لە مانگی ڕەمەزانە بە تەوفیقاتی تۆ و بە یارمەتی تۆ پاک بوونەوەیەک بەخۆیەوە بینێت. یا ڕەبی خوای گیان، لە حەسەد و لە غەش و لە درۆ و لە بوختان و لە ئافاتەکانی زمان و لە نەخۆشیە زۆر و زەبەندەکانی دڵ و دەروون ڕزگارمان بکات. تەوفیقمان بەلەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە جارێکی تر ئەو گوناهانەی بە دڵ و دەروون و بە خاتیرە و بە خەیاڵ ئەنجامەدرێت نزیکیان نەکەوین. چ بەهەشتێکی گەورەیە تۆی بەخشی یا ڕەب. وەختی خاتیرە و خەیاڵەکانی عەبدێک ئەبێتە داستانی ڕزگاربوون لە شەیطان، ئەبێتە مەیدانی گەورەترین چالاکی ئیماندار و دۆستەکانی تۆ کە خەڵکی هەر لێی بێ ئاگایە و هیچ خەبەرێکیان لێی نییە. وەختێ ئیماندارێک خەمی خاتیرە و خەیاڵەکانی خوات کە باشی بکات و پەروەردەیە کات کە لە نەفسی ئەممارە بیست و ڕزگاری بکات، تۆش کۆمەکیەکەیت. وەختی عەبدێکی تۆ گاتە ئەم مەقامانە یا ڕەب تەوفیقی بدە. ئەم بەندانەی تۆ کە ئێستا دەستیان بەرز کردوتەوە تەوفیقیان بە بۆ ئەوەی دڵ و دەرونیان زاهیر و باتنیان پاککەنەوە یا ڕەب. پاکمان کەرەوە لە گوناه، خاڵیسمان کە بۆ ڕۆژی زیندوو بوونەوە یا ڕەب. پاکمان کەرەوە لە تاوان، بێدارمان کەرەوە لە غەفڵەت و بێئاگاییەکان، لە بازاڕی شەیطان دەرمان بێنە یا ڕەب. بمان خەرە ناو بازاڕی عەبدە ساڵحەکانی خۆت کە بە ئاگا بوو، کە دڵوریا بوو، کە بە غافڵی نەمردن. یا ڕەبی خوای گیان، مردنێکمان بە نەسیب بکەی ئیلاه العالەمین، کە مردنی دۆستەکانی تۆ بێت نەک دوژمنەکانت یا ڕەب. بەبێ ئاگایی نەمرین، بەسەر گوناهەوە نەمرین، لە غەفڵەت و لە کوفرا نەمرین. یا ڕەب العالەمین، عەفومان کە و لێمان خۆش بە لە هەموو تاوانەکانی ڕابردوومان ببوورە. یا رب يا رب يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا. يا ربي خوايا هرشي كسي استهر هاواريكي لتوه، هر نارحتي وعذاب ومينتيكي هي بهنايا وبچو يا رب. خوت يا الناسي أزاني دردو نارحتي كانيان لكوايا، ئەزانی مشکلە و کێشەکانیان لەکوایە، ئەزانی لەکوێیە گەیشتونەتە ئاخرین شوێن و هیچ پەنایەکیان نەماوە پەنای تۆ نەبێت. فریایان کەوە یا ڕەب. ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە، ئەوانەی هاوسەرگیریان نەکردو بە کەسی باشیان بگەێنێ یا ڕەب. ئەوانەی مناڵی ناساڵحیان هەیە مناڵەکانیان بۆ ساڵح بکەن، ئەوانەی کیرۆدەن بە نەخۆشی دەرونیەوە یا ڕەبی ڕزگاریان کە لە وەسوەسە و لە خەتەرەکانی شەیطان، ڕزگاریان کە یا ڕەب لە وەهم و ئەوهامەکانی ڕۆژگار یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای ئەوانەی گیرۆدەن بە نەخۆشی جەستەیەوە خوایان شیفایان بۆ بنێرە یا شافی. یا ڕەب العالەمین مەئیوس نەبن لە دەرگاکەی تۆ ئیلاه العالەمین، سەبریان پێ ببەخشە، ئارامیان پێ ببەخشە، مەقامی دۆستەکانی خۆتیان پێ ببەخشە، بەرچاو ڕوونیان کە بۆ ئەو مەقامە بەرزەی کە حەزرەتی ئەیوب پێی گەیشت. یا ئەرحەم الراحیمین. یا ڕەبی خوای ئیمانمان سەلامەت کە، عەفومان کەون، هیدایەتی زیاترمان بدە، تەوفیقمان بە بۆ کارێک بۆ کردەوەیە کە تۆ پێی ڕازی. یا الله یا ڕەحمەن یا ڕەحیم. اللهم آمین آمین یا مجیب السائلین.